خی گەورە میهرەبان سڵاوی خی گەورەتان لەوێ عزیزانی کەناڵی ئاسمانی پێیان خۆشحاڵین لە بەرنامەیەکی تری پەیامی ڕۆژ بە بڕکە و بابەتی جیاواز بە خزمەتیەوەی ئەزیز شاد دەبینەوە بۆ میوای بەرنامەم ڕۆژمان بە دڵی هەموو لایەکتان بێت و جێگە ڕزامەندی خی گەورە بێت. بەیانی باش هەنێکی مەناوی خۆی تاکوبی هاوتا سپاس و ستایش بۆ خۆی گەورە کە تەمەنی پێداین ئەم ڕۆژ لە خزمەت ئێوە دابین. خۆشەویستان با کۆمەڵە بکە بابەتەوە واداری هەموو کاتەکانمان لەگەڵ سەر بێرن. کۆمەڵێک بابەتمان هەیە یەکی لە بابەتانی ئەمڕۆ ئامادەمان کردێتەوە. یەکەممان هەر تایبەتە بە ذاتی گەورەی پێغەمبەری جووجی خوای لەسەر بێ محەممەد الموستەفا کە ئایا مامەڵەی ئەو حسوکەوتی ئەو لەگەڵ خێزانەکانیدا چۆن بووە، ئەو نمونە بووە لە هەموو بوارەکانی ژیاندا و سەرمەشق و نمونەیەکی باش بوو بۆێمە. بۆیە ئەمڕۆ یەکێکی تر لە بابەتانی کەمانەوێت چی بخێنە سەری و لەلایەنی ژیانی ئەودا تێدا قوڵبینەوە و دیدگایەکی تری بۆ بکەین. ئەویش مامەڵەی پێغەمبەرا درودی خوای لەسەر بێ لەگەڵ خێزانەکانیدا دواتر میوانێکمان دەبێت و گفتوگۆی لەسەر دەکەین. دەستخۆش. یەکێکتر لە تەورەکانمان خانمێکی کوردمان لەگەڵا بێ لە دەرەوە لە وڵاتی بەریتانیا بڕوانامەی دکتۆرای بەدەستهێناوە پلەی باڵا لە بواری فیزیای پزیشکیە. طبعاً ئەوەندەی کە من ئاگام لێیەتی فیزیای پزیشکی یەکێکە لەو بەشانەی کە تازە لە هەرێمی کوردستاندا لە ئاستی بەکالۆرۆس و دیپلۆما گرنگی پێدرێ، بەڵام خاتونە لە دەرەوەی وڵات ئەم زانستەی خوێندووە و هەتا گەیشتۆتە پلەی دکتۆراوە لەوێش خوێندنەکەی بە پلەی باڵا تەواو کردووە. لەگەڵمان نابێت لە ڕێگەی سکایپەوە قسەی زیاتری لەگەڵاکەین. بێگومان چین لە لای کەشم هەوا بزانێکین بۆ ئەمڕۆ پلەکانی گەرما چۆنە بێت. عزیزان دووبارە سڵاوی خواتان لەبێ. وەکو پێشتر ئاماژەمان پێکرد لەگەڵ هاوکارمان تەوەری یەکەممان تایبەتە بێ بە مامەڵەی پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێ لەگەڵ خێزانەکانی و لە ناو ماڵەکانی خۆیدا ئایا مامەڵەی پێغەمبەری خوا چۆن بۆ لەگەڵ خێزانەکانیە و چۆن مامەڵەی کردووە لەگەڵ کاروبارەکانی ناوماڵی خۆیدا. دیارە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خۆی لە یەکێک لە حەدیثەکانە فەرمێت باشترینتان ئەوەیە کە باشترینە بۆ خێزانەکەی و هەروەها منیش لە هەمووتان باشترم بۆ خێزانەکانم.
ئەمانەوێ فەزڵ و گەورەی پێغەمبەری خوای گەورەمان بۆ دەرکەوێت لەم تەوەرەیە لەگەڵ خێزانەکانیە دیارە بۆم مەبەستە میوانداری مامۆستایەکی بانخوازمان کردووە خاتوو نەجیبە لەتیفدار ئاغایی زیاتر گفتوگۆی لەگەڵاکەین و تەوەرەکەمان لەگەڵە و بەردەوامەکەین مامۆستا نەجیبە گیان زۆر بەخێر بێت. زۆر سپاس ئەزتمان دایت و ئەرکمان خستە سەرشانە ئەمەوێت لەوە دەست پێ بکەم ئایا پێغەمبەری خوا ئەوەندە کەسێکی جیاواز بووە لە ژیانی تایبەتی خۆیان خود لە ژیانی خێزانی خۆیان کە ئێمە نەتوانین بیکەین بە قودوە و پێشنگ بۆ خۆمانیان ئەویش ئاسایی وەکو هەر مرۆڤێکی تر کاروباری ناوماڵ و ناوخێزانەکانی خۆی بەڕێوە بردووە. بەڵێ بەناوی خۆی گەورە و میهرەبان سوپاس و دەستخۆشی بۆ ئێوە سەرەتا بەبوونەی یادی لەدایکبوونی پێغەمبەری پێشەوامان صلی الله علیه وسلم پیرۆزبایی لە خۆمان و سەرجەم موسڵمانانەکەین. بەڕاستی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کەسایەتێکی ئەوەندە بەرزی هەبووە یعنی تەنها ئەتوانین بڵێ تەنها پەیامبەرێک نەبووە ینی بەس پەیامەکە بگەیەنێ و ئیتر تەواو یاخود تەنها سەرکردەیەکی سیاسی نەبووە تەنها سەرکردەیەکی سەربازی نەبووە بەڵکو پێغەمبەر خوا صلی الله علیه وسلم سەرکردەیەک بوو بە مانای کەلیمە لە هەموو بوارەکانی ژیانە بەڕاستی جێگەی ئەوەیە کە بکرێ بە قودوە و ینی چاوی لێ بکەین و ئێمە شوێن پێی ئەو هەڵبگرین هەر بۆ نمونە لە ڕووی کۆمەڵایەتیەوە ینی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چونکە پەیامێکی ئەوەندە گەورەی هێناوە ینی نەیویستۆ تەنها چۆن بڵێ لە ڕووی عەقڵ و ژیریەوە کاریگەری لەسەر تاکەکان هەبێ تەنها بە عەقڵ بیان دوێنێ و یاخود پەیامەکان ئاراستە بکە بەڵکو پێش ئەوە پێغەمبەر خوا صلی الله علیه وسلم هەوڵی ئەوەی داوە دڵیان بەدەست بێنێ یعنی بچێتە پەیامەکە بخاتە ناو دڵ و دەرونیانەوە چونکە هەر کاتێک چۆ ناو دڵەوە ئیتر ئەو کاتە زۆر زەحمەتە کە بێتە دەرەوە یاخود کە شتێکی تر جێگای بگرێتەوە بۆیە پێغەمبەر خوا صلی الله علیه وسلم لە ڕووی کۆمەڵایەتیەوە ینی قودوەیە و پێشەوایەکی ئەوەندە بەرزە بۆ ئێمە کە ئەگەر بەڕاستی بە تایبەتی پیاوان چاوی لێ بکەن ئەوەی کە تۆ ئاماژەت پێت کرد لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ناو خاوە خێزانی خۆیانە بەڕاستی پێم وانە هیچ کێشەیەک هەبێ چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ینی هەوڵی داوە تەنانەت لە ناو ماڵەکانی خۆیان بە جۆرێک قودوە بێ تەنانەت هەندێک شت هەیە کە لەوانەیە نهێنی ناو ماڵەکان بێ ینی هەرێکە لە ئێمە لە ناو ماڵی خۆمانە لەوە چی هەندێک شت هەبێ پێمان خۆش نەبێ بچێتە دەرەوە پێمان خۆش نوێ مەسەلەن خەڵک بیزانێ بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چونکە ئەوەندە نمونەیەکی جوانیە بووە چونکە ئەبێ ببێتە قودوەوە خەڵکی چاوی لێ بکە تەنانەت ینی شتی ناو ماڵەکانی خۆی هێناوەتە دەرەوە یعنی لە ئەوەی کە لەگەڵ خێزانەکانیان ئەنجامی داوە مەسەلەن لە هاوکاری کۆمەڵایەتی لە یعنی تەنان لە ئیشوکاری ناوماڵە هاوکاری کردوونەوە پێشی شەرم نەبووە لە دەرەوە باسی کردووە مەسەلەن خێزانەکانی باسییان کردوکە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هاتوو خۆی جلەکانی خۆی بەدەستی خۆی ئەدورێتەوە هاوکاریانەکە خواردن ئامادەکە لەگەڵیانە کە لەوانەیە لە یعنی لەم سەردەمەیە کە چەند سەدە تێپەڕیەوە بەسەر ئەو بارودۆخی ئەو کاتە هەبووە لە ڕووی کۆمەڵایەتیەوە بە حساب کە یعنی پێشکەوتنەکە لەوانەیە سە پیاوێک گەل لە ماڵەوە هاوکاری خێزانەکەی کە پێی خۆش نەبێ خەڵک بیبینێ یا خۆت بیزانێ یا بێت لە دەرەوە باسیکە بەڵام پێغەمبەر خوا صلی الله علیه وسلم بۆ خۆی هاتووە باسی کردووە یعنی لە ڕووی هاوکاری خێزانەکانیەوە لە ڕووی ئەتوانین بڵێن یعنی هەوڵدان بۆ دڵخۆشکردنی خێزانەکانی یعنی چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زیاد لە خێزانێکی هەبووە یعنی ئەمە زۆر گرنگە بەڕاستی ئەمە زۆر جێگای ئەوەیە کە هەڵوێستەی لەسەر بکرێەوە و پیاوان چاوی لێ بکەن طبعاً کە زیاتر لێرە باسی پیاوانەکەین لەبەرەوەی بەرامبەر بە خێزانە ئەگەر نا پێغەمبەر خوا صلی الله علیه وسلم بۆ ژن و پیا بۆ هەموو چین و توێژەکان قودوە و پێشەوای ئێمەیە بەڵام ئەمە لەبەرەوەی لەگەڵ خێزانایە کەواتە ئێمە یعنی ئەبێ بەراوردێ بکەین کە ئایا ئەوانەی کە خۆیان بە شوێن کەوتووی ئەم ئیسلامە گەورەیە زان و پێغەمبەری خوا زان صلی الله علیه وسلم لەکوێیە چاویان لە پێغەمبەری خوا کردووە یعنی پێغەمبەری خوا کە صلی الله علیه وسلم کە زیاد لە خێزانێکی هەبووە
یعنی بە جۆرێک هەوڵی داوە کە مثلەن هاوسەنگی ڕابگرێ لە بەرامبەریانە و زوڵم و ستەم ئەگەر شتێکی زۆر بچووکیش بێ لینەوە شێتەوە بەرامبەریان و دڵی هەمویان ڕازی بکات یعنی ئەبینین مثلەن تەنانەت لە نەخۆشی سەرەمەرگایە کە ئیتر تەواو وەزعی تێک چووە تەواو ناڕەحەتە بەڵام لەو کاتەشە پرسیارەوە کاڵێ ئەم شەو سەری کام خێزانەیە بچم بۆ لای ئەمڕۆ سەری کامیانە من بچم بۆ لای بەو بارودۆخی خۆیەوە هەتا تەنانەت خێزانەکانی ئەوەندە یعنی بە زیان پێات و تۆ کە وەزع و بارودۆخی ئاوایە هەموو بڵێن لە کات و هینەکەی خۆیان خۆش بوون و توانە با لە لای دایکمان حەزرەتی عایشە بمێنێتەوە ئێمە هیچ کێشەیەکمان نێ با لە لای ئەو بێ یعنی بەو شێوەیە یعنی تۆ تەماشاکەی ئێستا پیاوانمان ینی چاوی لەکەن لە بەجێهێنانی سنەتەکە کە بە بڕای من سنەتی ژنیە ینی شتێکی ڕێگە پێدراوە لەوەیە چاوی لەکەن ئەڵم سنەت ئەگەر زیاد لە خێزانێک بێنن بەڵام ئەی بۆ لە کردار و هەڵسو کەوتەکەیە چاوی لێ ناکەن کە بە شێوازێک بێ کە هیچ کام لەو خێزانانە گلەیان نەبێ لێ وەیە خۆت دڵی هەمیان ڕابهێنێت. زۆر باشانە جیبەخان سەرەتا ینی بکەمە کە باس لە خێزان دەکەین بێگومان سەرەتای دەستپێکردنی خێزان خۆی زۆر گرنگە و بە تایبەتیش لە سەردەمێکدا کە پێغەمبەر دووری خوای لەسەر بێ لە سەردەمی جەهالیە تیەوە ئیتر بوو بە پێغەمبەر و هات ئەو بنەما ناشرینانە یاخود ئەو کردارە سەیرانی کە لە جاهیلێتە هەبوو بیگۆڕێ هەر بەوانە باز لە زیندە بەجاڵکردنی کچان دەکرێت خۆت ئەوەی کە ئافرەتان ڕەنگە بەبێ پرسی خۆیان هاوسەرگیریان کردبێت زۆرێک لەو بابەتانە هەبوون کە لەو سەردەمایە هەبووە ئایا بنەمای پێکێنانی خێزان لە ژیانی پێغەمبەر درودی خوای لەسەردا بێ بە چی شێوازێک بوو جیاواز بوو لەو هەموو جەهالەت و نەفامی کە لە سەردەمی پێش پێغەمبەردا درودی خوای لەسەر بێ هەبووە بێگومان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەگەر ئێمە ینی بگەڕینەوە بۆ پێش وحی ینی لە سەرەتای دروستکردنی خێزان لەلایەن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەبینین ینی هەموو ئەزانین ینی لە مێژووە لە سیرەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خوێنومانەتەوە تەنانەت ینی نەیارەکانی ئەو شایەتیان بۆ داوەکە پێش ئەوەشی بێ بە پێغەمبەر ینی کەسایەتێکی هەر بەرزی هەبووە کەسایەتێکی یعنی لە ڕووی کۆمەڵایەتیەوە زۆر خۆشەویست بۆ لە ناو خەڵکە ینی تەنانەت خەڵک حەزی کردو مەسەلەن خۆی مەسەلەن دەست پێش خەریب کا بۆی کە هاوسەرگیری لەگەڵا بکە یاخود کچی خۆی باتێ بۆیە یەکەم خێزانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێکێنانی خێزانی لە پێش پێغەمبەرایەتیا بووە کە دایکمان خاتو خەدیجە بۆ ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ یعنی هەموو ئەزانین و بیستومانە ینی خوێنومانەتەوە کە چۆن بڵێن ئەو خێزانەیەنا کاتێکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ تیجارەت ئەچێت ینی ئیش بۆ ئەوە کات نەک بۆ خۆشی تاجیر بێ ئیش بۆ تاجیرێکە کە ئافرەتە ئەچێ ئیشی بۆ کات ینی تەنها لە سەفەرێکە بۆی دەرەکەوێت کە کەسایەتێکی هەبووە بۆیە بخۆی پێی خۆشەکە هاوسەرگیری لەگەڵا بکە کاتێکیش ئەم تەرحەی بۆ ئەکرێ پێغەمبەر خوا صلی الله علیه وسلم ینی بەبێ ئەوەی بیر لە کۆمەڵێ لایەنی کۆمەڵایەتی کە ئێستا لەوانەیە مەسەلەن لە پێشی شاوا بۆ ئێستا شەروایە لەوانەیە خەڵک بە هەندی وەربگرێت لەو ڕۆیە مەسەلەن تەمەنی لە خۆی زیاتر بووە مەسەلەن پێشتر زەواجی تری کردووە و بێوەژن بووە یعنی لەو حاڵەتەشە سێرەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە بەرەوەی کەسایەتەکەی بەدڵ بۆ لە بەرەوەی کە چۆنەڵی خۆی گەورە هیدایەتی داوە بۆ ئەوەی کە ئەمە لە دوا ڕۆژە ئەبێتە پاڵپشتێکی گەورە بۆی تەماشاکەی بەو شێوازە خێزانی پێکێناوە کەواتە ئەتوانین ئەگەر بە پێوەری ئێستاش و بە پێوەری ئەو سەردەمەش بڵێن ینی جیاواز بووە پێکێنانی هاوسەرگیریەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە دوای ئەوەش کە پەیامی بۆ دێت و کە ئەبێ بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە هەمان شێوە هیچ یەکێک لەو خێزانانە بە حەز و ویستی خۆی نەبووە کە هێناوێتی یعنی ئەخر ئەمە ئێستا زۆر قسەی لەسەرەکرێ مەسەلەن کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەوەندە خێزانی هەبووە یعنی ئەمانە هەمووی بە وەحی ئیلاهی بووە بە پاڵپشتی خۆی گەورە بووە کە ئەم خێزانانی هێناوە چونکە ئەرکەکەی ئەوەندە گەورە بووە یعنی پێویستی بەوە بووە کە هەر یەکە لە بوارێکە مەسەلەن هاوکار و پشتیوانی پێغەمبەری خوا بێ صلی الله علیه وسلم بۆ نمونە ئەو خێزانانە بەهۆی عەشرەتەوە بەهۆی مەسەلەن پێگەی کۆمەڵایەتی ئەو کەسانەوە بەهۆی مەسەلەن کەسێک هەبووە یەکێک لەوانەی کە خاتو زەینەب ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کە کاتێک خێزانی زەیدا
زەیدی کوڕی حارسەیە تەماشاکەی خەڵک وا ئەزانێت زەید لەبەروی لە ماڵی پێغەمبەری خوا گەورە بووە خەڵک وا ئەزانێت کوڕی ئەوە هەر باویان کردو کە بە کوڕی ئەو بەڵام خوای گەورە دوای ئەوەی کە زەید بڵێ ناگونجێ لەگەڵ زەینەبا و لە یەک جیابنەوە خوای گەورە ئەمرەکە بە پێغەمبەری خوا ساوسم کە ئەبێ مارەیکە کە ئەمە زۆر قورس بۆ لەسەر پێغەمبەری خوا یعنی چونکە خەڵک لۆمەیانە کردیان و مەسەلەن بووکی خۆی مارە کردوێتەوە بەڵام یعنی لەبەرەوەی ئەم چۆن بڵێ ڕەفتارە جاهیلیە ئەم ڕەفتارە نەفامیە بنەبڕ بکرێت کە کەسێک ئەگەر دایک و باوکی خۆی نەبێ ناتوانانی بڵێ کوڕی ئەوە و مناڵی ئەوە ئەم تەبەنیە هەڵوەشێتەوە سیرەکەی پێم خۆ سەلەم گۆڕایاڵی ئەو فەرمانی خۆی گەورەی کرد و ئەو خێزانێنە هەر یەک لە خێزانەکانی تری بە هەمان شێوە بوون یعنی بەو شێوازە خێزانی پێکێناوە کە دوایی بۆمان دەرەکەی مەسەلەن هەر یەکێک لەو خێزانانە لە بواری خۆیان ڕۆڵ و کاریگەری چەوەندە گەورەی هەبووە کە بە هەمویان توانیویانە ئەو نمونە جوانە پێشکەش بکەن بە کۆمەلگای ئەو کاتەش و بە ئێستاش کە هەتا قیامەت ئێمە هەر ئەبێ بە نمونە و ئەبێت چاوی لێ بکەین زۆر باشەوە سەرنجی بە وەکو جەنابیشت باست کردەوەش کە بۆمان دەرکەوتووە لە سیرای پێغەمبەری خوا زاد لە خێزانێکی هەبوو هەندێک گەڵەن نۆ خێزان حەو خێزانی هەبووە ئەم خێزانانی کە لە ژیانیان وردەبیتەوە هەریەکە و لە شوێنێکی جیاواز و لە تەبیعەتێکی جیاواز و ژینگەیەکی جیاوازەوە هاتووە هەیە هەر بە بنەماڵە لە کۆمەڵێک کەسی ملتزیم و ئەوەی کاڵێ دەوروبەری پێغەمبەری خۆیان بوون صلی الله علیه وسلم هەشە لە بنەماڵەیەکی جوولەکەوە هاتووە دوای باوەڕی هێناوە پێغەمبەری خوا ماری کردو کردوێتی بە خێزانی خۆی یا هەیە تەمەنی زۆر لە پێغەمبەری خوا گەورەتر بووە پێغەمبەری خوا چۆن توانیوتی لەناو ئەم هەموو جیاوازی خێزانەکانی هاوسەنگی ڕابگرێتەوە هەمویان بەدادپەروەرانە لەگەڵیانە مامەڵە بکە بەڵێ بێگومان یعنی ئێمە خۆمان ئافرەتین ینی ئەزانین کە ئافرەت بەڕاستی پیاوی ژانی تا ڕادێک غیرەی هەیە ینی تۆ بتەوە نەتەوە مەسەلەن پێغەمبەری خوا ساسم کە زیاد لە خێزانی کە هەبوو بێکێشە نەبووە ینی بڵێن و نەڵێن ینی ئەوەش ئەوە طبع و فیترەتی ئافرەتە ینی کە بەو شێوازە مەسەلەن لە هەندێک شت غیرە بکە بەڵام پێغەمبەری خوا ساسەلەم بە جۆرێک هەوڵی داوە ینی ئەو دادپەروەریە بێنێتە دی تەماشاکەی بۆ نمونە هەر یەکێکیانی عنی کە تۆ بیرەکەی تۆ ینی مەسەلەن ئێمە ئێستا ئاوا بە ئاسایی باسیکەین لەوە چێ ینی ئاسایی بێ بەلای بینەرانیش و بەلای ئێمەشەوە بەڵام بیرکەرەوە بۆ ئەو سەردەما ینی لەو کات و سەردەمە و بار و دۆخەیە هەر یەکێک لە خێزانەکانی ماڵی تایبەتی خۆیانیان هەبووە ینی ئەوە نەبێ بەیەکەوە دای نابێتن مەسەلەن وەکو ئێستا هەنێک کەس بەڕاستی کە ینی کە توانای ئەوەی نێ تەماشاکەی کێشە بۆ خۆشی و بۆ ئافرەتیش و بۆ کۆمەلگاش دروستەکە یعنی هەر یەکێک لەو خێزانانە ماڵ و شوێنی تایبەتی خۆی هەبووە ینی بەجیا دایناون دوای ئەوە لەبەرەوەی ژینگەکانیان جیاواز بۆ وەک تۆ ئاماژت پێکرد یعنی ئەو پەڕی هەوڵی داوە کە لە ڕووی دەرونیەوە لە ڕووی نەفسیەوە مەسەلەن چۆنڵی دڵیان ڕابگرێ هەر بۆ نمونە جارێک بڵین خات و حەفسە و خات و عایشە ڕەزا و ڕەحمەتی خۆیان لێبێ هەردووکیان لەبەرەوەی کچی دوو کەسی زۆر زۆر نزیکی پێغەمبەری خوا بوون صلی الله علیه وسلم کچی ئیمامی ئەبوو بەکر و ئیمامی عومەر بوون یعنی زۆر نزیک بوون لە پێغەمبەری خواوە یعنی هاتن ئەمان چۆن بڵێ وەکو ئەها خۆ هەڵنانێکەیتر ئەمە تەبعی ئینسانە و مەسەلەن هەموو کەس یعنی باسییان لەوە کرد لەگەڵ خاتوماریە قبتی کە بڵێن کچی جوولەکە بووە ینی دایک و باوکی جوولەکە بوون کە پێم خوا سڵ سەلەم خواستوێتی چۆن بڵێ خۆیان هەڵناوتیان ئێمە دایک و باوکمان نزیکە لە پێغەمبەری خوا و کەسایەتێکی ئاوایانێ بەڵام تۆ کچی جوولەکەیت یعنی ئەم قسێ زۆر بەلایەوە ناخۆش بوو بەلایەوە زەحمەت بوو خاتوماریە هات بۆ پێغەمبەری خوای گەڕایەوە صلی الله علیه وسلم یعنی بێتاقەت و ناڕەحەت بوو وتی بڵێن دڵیان ێشانم لەبەرەوەی ئەو قسەیان کردوە بەرامبەر بە من پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یعنی سەیری ئەم شێوازە تەعاملە کە کردوێتی لەگەڵا بۆ ئەوی کە دڵی چاکاتەوە فەرمووی ئێ تۆش بووتایە منیش خێزانی پێغەمبەری خوام و کچی هارون کە پێغەمبەری جوولەکان بووە و برازای موسام کە پێغەمبەر بووە یعنی تۆش ئاوا خۆت هەڵنایە بەسەریان یعنی تۆ سێری ئەم بەڕاستی ڕەفتارە ئەم جۆرە یعنی تر ئەو ئافرەتە هیچ لە دڵیان نامێنێ کە بەو شێوازە تۆ تەعامل بکەی لەگەڵیان
یاخود زۆر جاری وا هەبوو کە پێغم دایکمان عایشە ڕەزا و ڕەحمەتی خوای لەبێ لەبەرەوەی چۆن بڵێ لە تەمەنا لەوان مناڵتر بووە ینی غیرەی زیاتر بووە بەپێی سەرچاوەکان و بەپێی ئەوەی لە سیرا هاتۆ بۆ ئێمە غیرەی زیاتر بووە بڵێن زۆر جار غیرەی کردووە مثلەن هەندێک هەڵسو و کەوتی کردو بەڵام پێغەمبەر خوا سەڵ ینی زۆر بە نەرمونیانی بە پێکەنینەوە چۆن بڵێ تەعاملی لەگەڵا کردەوە بۆ نموناوە هەمومان ئەومان بیستۆ کە جارێک خواردنێکی بۆ دێ پێغەمبەر خوا سەڵ کە لە لای خاتو عایشە خواردنێکی بۆ دێ لە یەکێک لە خێزانەکانی ترەوە کاتێک کە خاتو عایشە چێ دەرگاکاتەوە سێرەکە ئەڵێن ئەمە خواردنەوە لە لای ئەو بۆی هاتووە زۆر پێی ناخۆشە بێت و ڕابێ و بڵێن خواردنەکە قاپەکایە بە عەرزە ئەشکێ پێغەمبەر خوا سەڵ سەلەم یعنی بەبێ ئەوەی کە مەسەلەن پێی عەیب بێ یاخود شەرم بکە یا بڵێ چۆنە بێ خێزانی من ئاوا بێ خۆی هەڵەسێ شتەکان کۆکاتەوە بڵین کە ڕژاوە کۆیەکاتەوە قاپەکە کۆکاتەوە بە پێکەنینەوە فەرمێ دایکتان غیرەی کرد طبعا ئەمە کە لەوێ قسەکەم معناوە خەڵکی تریشی لێ بوو هەر خۆیان نەبوون جا فەرمێ ئەو قاپەی کە شکانت تۆش هەر لەوەت هەیە بۆی بنێرەوە يعني ئەبەو شێوازە تەعاملی کردو پێغەمبەر صلی الله علیه وسلم زۆر جارەی فەرموو بە حەزرەتی عایشە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ فەرموو ئەزانم کەی لە من ڕازی تۆ ئەزانم کەیش تۆڕەی لە من کاتێک کە لە من ڕازی بی یعنی هیچی لە دڵا نەبێ بەرامبەر بە من ئەڵێی وەڕەبی محەممەد بەخوای محەممەد سوێنە خۆی بەڵام ئەگەر کاتێک لە من عاجز بیت ئەڵێ وەڕەبی ئیبراهیم یعنی ئەبەو شێوازە پێغەمبەر صلی الله علیه وسلم لە ڕووی دەرونیەوە هەوڵی ئەوەی داوە کە هیچیان شتێک لە دڵیانە نەمێنێتەوە ئەگەر کاتێ شتێک دروستە بێ یەکسەر بیڕەوێنێتەوە و ینی کاریگەری نەبێ لەسەر هەڵسو کەوتیان لە ژیانی ڕۆژانیانە زۆر باشە لە خۆشەویستی و لە تەبایی و سۆزی ناو خێزاندا چەندێک گرنگە کە ئەو کێشانی هەبووانی ئەماژت بە شتێکی جوان کرد کە ئەوانیش چەندێک کە پێغەمبەری خوا بوو هەڵبژێراوی خوا بووە بەڵام کۆمەڵە کێشە هەبووە لەناو خێزانەکانیە بەڵام ئەمە چۆن چارەسەری کردووە ئاماژە بۆ کە زۆر بە نەرمونیانی کاتە تا چەندێک گرنگە کە کەسایەتێک وەکو ئەو کاتی کێشەیەک یاخۆت شتێک هاتۆتە پێشەوە لە ناو خێزانەکانی بە شێوازێکی زۆر زۆر جوان ڕەفتاری کردووە ئەمە ئەبێت ئێمە چوانەیەکی لێوەرگرین بۆ دنیا ئێستا کە ئاگەر کێشێکمان هەبێ وەکو خێزانێک لە ماڵەکەماندا بتوانین چ ڕێگەیەک بگرینە بەر بۆ ئەوی کا کێشەکانمان چارەسەر بکەین بەڵێ وڵی بێگومان خێزان بەدەر نییە لە کێشە و گرفت و ناڕەحەتی یعنی تر ئەمە طبیعەتی ژیان هەر بۆ شێوازە لە ڕابردوو هەروە بوو ئێستش هەروایە و لەوانەیە ئێستا زیاتریش بێ بەڕاستی بە حکمی ئەوەی کە ئێستا هۆکارەکانی ئەو دروستبوونی ئەو کێشە و گرفتانە زۆر زیادی کردووە بۆیە گرنگە پیاو بە تایبەتی کە یعنی بەرپرسی یەکەمە لە خێزانە بمانەوە نەمانەوە یعنی ئەبێ بە شێوازێک ڕەفتار بکە بە شێوازێک هەڵسوکەوت و مامەڵە بکە کە ئەو گرفتانە بچووک بێتەوە یعنی وردە وردە بەرەو نەمان بڕوە چکە ڕۆژانە کێشەی تر دروستە بێ مەسەرەن ئەمڕۆ خێزانەکەی من ئەگەر کێشە و گرفتێکم هەبێ ئەگەر ئەمڕۆ چارەسەرینەکەم میسبەی نێژێتە سەری کەڵەکە ئەبێ وای لێ دێت یعنی تر دڵەکان زۆر دوورەکەوێتەوە لە یەک چکە بمانێ نمانێ بەڕاستی کە کێشە هەبوو کە گرفت هەبوو لە ناو خێزانەکانە یعنی تر چۆن ئارامی نامێنێ یعنی ئەچێتە دەرەوە مەسەلەن کە ئەچێتە دەرەوە هەتاکو کەسێک قسەی خێرەکە بۆی کە کێشەکە چارەسەر بێ بەڕاستی لەوانەیە خەڵکێک هەبێت دەستێوەردام کا بۆی کە خراپتر ببێ بەڵام یعنی ئێمە لە بەرەوەی کە خۆمان بە موسڵمانە زانین و خۆمان بە شوێن کەوتی ئەو پەیامە گەورەی ئەزانین بەڕاستی ئەبێ پێشەوا و قودوەمان پێغەمبەری خوا بێ صلی الله علیه وسلم ئەبێ شارەزایەکی باشمان هەبێ لە سیرە لە ژیانی ئەوە بۆ ئەوی کە بزانین ئەو چۆن هەڵسو کەوتی کردوە چونکە وەکو ئاماژەمان پێدا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تەنها کێشەی کۆمەڵایەتی و خێزانی نەبووە ئاخر ئەو قائد بووە یعنی ئەو بە معنای کەلیمە کەوتە پێغەمبەر یعنی تر هیچ نامێنێتەوە کە لە هەموو لایەنێکی ژیانی تاکەکان بەرپرس بووە کە لە دەرەوە ڕۆژانە کێشە و مەشاکیل ڕوبەڕووی بۆتەوە یعنی کە زۆر ئەو هەموو فشار و زەختەی کە لەسەری بووە بێتەوە ناو ماڵیش لە ماڵیشە کێشە و گرفتی هەبێت بەڕاستی ئەگەر زۆر حەکیم و لێزان نەبوو بێت یعنی بەرگەی ئەم هەموو چۆن بڵێ کێشە و ئەم هەموو ناڕەحەتی نەئەگەر بۆیە ئێمە ئەگەر چاو لەو بکەین
ئەگەر پیاوانمان شوێن پێی ئەو هەڵبگرن بەڕاستی پێم وایە کێشەکان کە هەیشن یعنی کاریگەریکی ئەو تۆی نابێت کە مەسەلەن شتی خراپتری لێ دروست ببێ بۆیە زۆر گرنگە ئێمەی مسلمان بەڕاستی شوێن پێغەمبەری خوا بکەین سەڵ و شارەزاییمان هەبێ لە ژیانە ینی بۆی کە بزانین ئەو چۆن ڕوبەڕووی کێشە و گرفتەکان بۆ تۆ بۆ ئەی کە ئێمەش بیکەینە سەرچاوە بۆ ئەوەی کە خۆمان ئیلهامی لێوەرگین بۆەوەی کە بتوانین ڕوبەڕووی کێشە و گرفتەکان ببینەوە چونکە بەڕاستی یعنی لە ئێستاە بە تایبەتی کە چۆنڵی ژیان قرس بووە مەسەلەن بە تایبەتی دوای کەوتنی بژێوی ژیان و ئەمانە وای کردووە پیا ماندوو ببێ هیلاک بێ کاتێگێتەوە ناو خێزان ئیتر تااقەتی هیچی نەماوە مەسەلەن لەوانێ مناڵەکەی گەر پرسیاری شتێکی لێ بکات تااقەتی نەبێت جوابی باتەوە ئەگەر مناڵەکەی پێویستی بەوە بێ مەسەلەن بۆ نمونە دەرسی هاوکاری بێ لە دەرسی قوتابخانەیە تااقەتی نەبێ ئەو بڵێ بڕۆ بۆ لای دایکت و ئەو بڵێ بڕۆ بۆ لای باوکت و یعنی بەو شێوازە بەڕاستی پیا و چەندێک لە دەرەوە ماندوو بێ ڕاستە ماندوو ئەبێ ڕاستە ژیان قرس بوو بەڵام نابێ لە ماڵەوە کەم تەرخەمی هەبێ لە ماڵەوە ئیهمالی بکات لە بەرامبەر ماڵ و مناڵەکە چونکە بەرپرسی یەکەمە لێیان لە دنیا و لە قیامەت ئەو بەرپرسە و لێپرسینەوەی لەگەڵاکرێ وەرەگەل لە دنیاشە بەڕاستی ئیهمالی بکات باجەکەی ئەدا چونکە لەم ڕۆژە کە ئێمە ئەبینین ئەم هەموو کێشە و گرفتە خێزانی و کۆمەڵایەتی هەیە بەڕاستی ئاسان نییە ینی تۆ بەس تەنهاوە بزانی بژێوی پیاکردن و خواردن پیاکردن هێنانەوە بۆ ماڵ و مناڵ ئیتر بەسە بەڵکو ئەبێت لە ڕووی کۆمەڵایەتەوە لە ڕووی نەفسیەوە لە ڕووی دەرونیەوە زۆر هاوکاری ماڵ و مناڵ بێ بۆ ئەوی کە وەکووتمان لە هەم لە دنیاش و هەم لە قیامەتی ئینشاءڵڵا بەرهەمەکەی ببینێتەوە زۆر باشەوە ئەمسان نجیبە لە ژیانی خێزانیە هەبوونی ئارامی لە ناو ماڵە زۆر گرنگە بۆەوەی ئەم دوو کەسە بحەسێنەوە مناڵەکانیشی بەڕاستی تیا بحەسێنەوە پەروەردە بن و پەروەردەیەکی باشوەر بگرن لە ناو ماڵەکانی پێغەمبەری خۆی صلی الله علیه وسلم ئەم ئارامیە چۆن هەبووە چۆن دابین کراوە هەم لەلایەن پێغەمبەری خۆی صلی الله علیه وسلم هەم لەلایەن خێزانە بەڕێزەکانیشیەوە بەڵێ وڵی بێگومان وەک ئاماژەمان پێ یعنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خۆی حەریص بووە لەسەر ئەوەی کە ژیانێکی ئارام دروست بکات لە ناو خێزانە بەڵام لە هەمان کاتە خێزانەکانیشی هەروە بوون یعنی بمانێ نەمانێ ئەمڕۆ ئافرەتیش بەڕاستی ڕۆڵێکی گەورەی هەیە ئەبێ هەوڵی ئەوە بدا کە ئارامی خێزان بپارێزێ کە پاڵپشتی پیاوەکەی بێ بۆ نمونە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەکو ئاماژەمان پیالە لە سەرەتای ژیانیا کە خاتو خەدیجە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کە هەتاکو ئەو لە ژیانە مابوو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هیچ خێزانێکی تری نەهێنا و تەنانەت لە دوای وەفاتیشی ئەوەندە باسیە کرد ئەوەندە فەزڵ و چاکەکانی ئەوی باس ئەکردەوە ئەهێنایەوە بیری خۆی تەنانە خێزانەکانی تری غیرەیانە کرد کە هەنوو یعنی ئەو نەماوێ ئەوەندە باسەکەی بۆچی لەبەرەوەی خاتو خەدیجە زۆر پشتیوانێکی گەورەی پێغەمبەری خوا بوو صلی الله علیه وسلم یعنی بە تایبەتی لە سەرەتای وەحیە یعنی تۆ هەموو بیەنە پێشچاوی خۆت مەسەلەن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چەندێ ناڕەحەتی توش بووە بەدەست کافرەکانەوە بەدەست مەسەلەن ئەوانەی کە باوەڕیان پێ نەهێناوە کە ئەسڵەن نەک باوەڕیان پێ نەهێناوە دژایەتیان کردووە یعنی ئەلەم کاتەیە خاتو خەدیجە پاڵپشتێکی ئەوەندە گەورەیە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتێک ئەڕواتەوە ماڵەوە ئیتر ئیسراحە دەکا ئیتر ناڕەحەتەکانی دەرەوەی بیرە چێتەوە یعنی ئەمە کەوتۆتە سەر هەردووکیان یعنی چ پیاویش و چ ژنیش ئەبێ مادەم بڕیاریان داوە ئەو ژیانە هاوبەشە دروستکەن مادەم بڕیاریان داوە مناڵ بێنە دنیا بەڕاستی ئەبێ ژیانێکی ئارامیشیان بۆ دەستەبەر بکەن و بۆ دابین بکەن هەم بۆ خۆشیان و هەم بۆ مناڵەکانیشیان و هەم بۆ دەوروبەریشیان بەڕاستی ئێستا بینین کاتێک کە خێزانێک کێشە و گرفتێکی هەبێ ئەی دەوروبەری هەمویان چۆنەڵی ئەکەونە ناو کێشەکەەوە مەسەلەن هەموو ناچارە بن کە تەداخل بکەن تایە بۆ یعنی ئینسان ئەگەر شوێن پەیامی پێغەمبەری خوا بکە صلی الله علیه وسلم شوێن ئەو ئیسلامە جوانە بکەوێ یعنی فێرە بێن مەسەلەن هەم لە ژیانی خۆیان چۆن هەوس و کەوت بکات لە ژیانی خێزانیا و هەم بۆ دەوروبەریشی ببێتە ڕەحمەت و ببێتە هۆی ئەوەی کە مەسەلەن خەڵک چاوی لێ بکە خێزانی وا هەیە ئێستا مەسەلەن بە نمونە ئەهێنرێنەوە کە مەسەلەن کێشە و گرفتیانێک کە مناڵەکانیان جوان پەروەردە کردووە کە مناڵەکانیان کاتێکە چنە ناو کۆمەلگاوە سوود بە خەڵکی ئەگەیەنن مەسەلەن خەڵک لە دەستیان سوودمەند دەبێ ئەبنان خزمەتکاری خەڵکی یعنی ئەمانە هەمووی
بەڵگەیە بۆ ئەوی کە ئێمە بەڕاستی ئەگەر شوێن ئەو پەیامە بکەوین ئەگەر بەڕاستی پەیامەکانی قورئان و فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە ژیانی ڕۆژانەمانە جێبەجێ بکەین کەمترین کێشە و گرفتمانە بێ و ئەو ئارامێ تێک ناچێت لە ناو خێزانە. خاتون نەجیب حەزەکەین لە کۆتایە گەر شتێکە ما بێ و ئێمە ئاماژەمان پێ نەکردبێ خۆت پێت خۆش بە باسی لێوکی بە کورتی کۆتا وتت چییە؟ وڵاهی کۆتا پەیام ئەوەیە کە ئێمە وەکو ئاماژەم پێویستە لە سەرمان وەکو موسڵمان کە بەڕاستی شارەزایی تەوامان هەبێ لە ژیانی پێغەمبەر صلی الله علیه و سلم و لە خێزانەکانی لەوانەیە هەر بەناو بیستمێتمان بەڵام بەڕاستی پێویستە کە ژیانی ئەوانیش بزانین و بزانین ئەوان لە چ ژینگەیەکە و چوونەتە ژینگەیەکی ترەوە بۆ ئەوی ببێتە قودوەیەکی باش بۆ ئێمە و هەوڵ بدەین ئەم ڕۆشن بیریانە لە ناو کۆمەلگاشە بڵاوکەینەوە و ئێوە لە ڕێگەی ڕاگەاندنەوە ئێمە لە ڕێگەی وتار و کۆڕەکانەوە هەوڵ بدەین بە هەمومان ئینشاءڵڵا وا بکەین کە خێزانەکانمان کەمترین کێشیان هەبێ و ئەوەشی کە ئەگەر خوا نەخواست کێشێکە بێ بە ئاسانی چارەسەر ببێ داواکاری لە خوای گەورە ئینشاءڵڵا هەموو خێزانەکان بەختەوەر بن و دوور بن لە کێشە و ئێوەش لەگەڵیانە سەرکەوت و سەرفراز بن ئینشاءڵڵا. زۆر سپاس بۆ خاتون نەجیب لەتیف بانک سپاس بۆ کاتی بێمت بەخشی دڵنیام کە بینەرانیش سودێکی باشیان لە بابەتەکەمان بینی. سپاس بۆ ئێوەش دەستان خۆش بێخۆ. وڵا عزیزان لە یەکێکتر لە بەڵگەکانمان هاوکارانمان لە شاری هەولێر ویتێکیان بۆ ئامادەکردوین لەسەر یادی مەولود و بەرزڕاگرتنی یادی لە دایکبوونی پێغەمبەری خوا لەو شارە دیارە شاری هەولێر بە قەڵا و منارە ناسراوە جگە لەوەش لە کاتی لە دایکبوونی پێغەمبەری خوا لەو یادایان لە مانگی ڕەبیعەوەلە ئەو شارە ئەڕازێنرێتەوە و ڕنگ و ڕوویەکی تایبەت بەخۆی وەرەگرێ هاوکارانمان ڤیتێکیان ئامادە کرد و دەچینە لای و دوای ئەمەش میوانی دووەممان ئامادە بێت. ئێمە سنفی قەسابەکانی شاری هەولێرین بە مناسبەتی ڕۆژی مەولودی پێغەمبەر ڕۆژێکی گەورەیە ئێمە هەڵدەستین بە سازدانی ئەو مەولودەی پێغەمبەر هەموو ساڵێ ئێمەش زۆر پێ گەورە دەبین بەو ڕۆژەی بەو ڕۆژە گەورەیە بە ڕۆژی مەولودی پێغەمبەر کە خودای گەورە ئیس و زنسی لە بەخاتری شەرافەتی محەممەد المستەفای صلى الله عليه وسلم گریانی خۆشیە گریانی لۆ فرمێز کرد بۆ پێغەمبەری ئاخری زەمانە یعنی چەند بگریەی چەند دوعای بکەی لە خودای گەورە بپارڕێەوە خدا ڕەحمان پێ بکە خدا ئەجرمان بداتەوە ئەجری ئومەتی محەممەدی بداتەوە. بەڕاستی ئەوڕۆ کە ڕۆژی ولادەتە دوازێ مانگی ڕەبیعی ئەوەلە هەموو ساڵێ لە جیهان وڵاتی ئیسلامیەکان و عێراق و بە تایبەتی شاری هەولێر بەو ڕۆژە پیرۆزە هەموو دڵخۆشن ئەوانەیە کە ئەهلی ئیمانن دڵخۆشن بەڕاستی تەماشا هەموو جێگا دەکەی مەولودە و وعزی لەسەر ئاداب و ئەخلاقی پەیغەمبەری نازدارە صلی الله علیه و سلم بەڵام لەسەر هەمووی ئەوەیە کە ئێمە هەموو لایەک بە خۆماندا بچینەوە بزانین ئایا ئەو پەیغەمبەران نازدارە صلی الله عليه وسلم هەر لە منداڵیەوە هاتیە بە ئەمین و ئەمانەت و بە ڕەوشی چاک پەروەردە بووە لەلایەن خوای پەروەردگار ئێمەش ئەگە ئومەتی ئەو پەیغەمبەرینە صلی الله علیه وسلم ئاگامان لە خۆمان بی لەسەر ئەو ڕێگا و ئەو پەروەردەیە ئەو قورئان و ئەو سنەتە بڕۆین بۆ ئەوەی خوای پەروەردگار ڕەحممان بکات عەفومان بکات. یەکێک لە سەرپرشتیاری مزگەوتی حاجی نورەدین کە مزگەوتی زێرەنگرا مەشهورە لە چەند ساڵ بەر لە ئێستاوە لە شێستەکانەوە کە خاڵە گەورەکانم و هەروەها خاڵەکان و برایەکانشم وەکو بنەماڵە سەرپەرشتی مەولودی پێغەمبەر صلی الله علیه وسلم کردی لە مزگەوتەدا بە خۆشحاڵیەوە ئێمەمانە بەڕاستی خۆشحاڵی خۆمان دەردەبڕین
و هەروەها وەکو ئەرچی سەرشتانی خۆمان دەزانین کە ئەم یادە بکەینەوە وا چاکە پەیماننامەی خۆمان بەڵێننامەی خۆمان دووپات بکەینەوە لەگە پێغەمبەر صلی الله علیه وسلم تاوەکو لەسەر ڕێزکە و ڕێبازی وی بەردەوام بین بە ڕەوشتێکی زۆر جوان بە ئەخلاقێکی زۆر جوان بە ئەدایەکی زۆر جوان تەنها ڕووکەشمان نەبێت بەڵکو دڵ و دەرونیشمان لەگە پەیامەکەویدا ڕاستگۆ بین و هەروەها لەسەر ڕێزکە و ڕێبازی دەبڕین. لەم تەوەرەدا دەچینە لای خانمێکی کورد کە بڕوانامەی دکتۆرای بەدەست هێناوە پلێکی بەرزی بەدەست هێناوە لە بواری فیزیای پزیشکی کە ئەمە زۆرجی خۆشحاڵیە ئافرەتانی کورد هەوڵ دەدەن بەوەی کا بڕوانامە بەدەست بهێنن و لە بوارەکانی زانستیدا ڕۆڵێکی باڵان هەبێ و یەکێکیش لەو خانمانە کە ئەمڕۆ نمونەیە لە شاری بریتانیاوە لە بریتانیاوە لەگەڵمانە بێ و باز لەو سەرکەوتنە دەکا کە چۆن ئەم سەرکەوتنەی بەدەست هێناوە ئەویش زۆر بەڕێز خات و فرمێسک جەلیلە دکتۆرا لە بواری پزیشکی ناوەکی خات و فرمێسک سڵاوی خوات لێبێ سەرەتا پیرۆزباییت لێکم بۆ بەدەستهێنانی ئەم بڕوانامەیە و هیوای سەرکەوتنی زیاترە بۆ خوازم کە زۆرجی خۆشحاڵیە حەزەکەم سەرەتا باسێک لەوە بکەی کە بواری پزیشکی فیزیایی چییە؟ سڵاتان لێبێت و هەرتان باش زۆر سوال دەکەم بۆ پیرۆزبایەکانتان سەرەتا پێم خۆشە کورتەیەک دەربارەی پزیشکی ناوەکی باسم پزیشکی ناوەکی بێشێکە لە جۆرەکانی پزیشکی کە تێیدا مادە تیشکدەرەکان بەکارێت لە چارەسەرکردن یاخود لە دەستنیشانکردنی خانە شێرپەنجەیەکان لە لاشەی ئینساندا بۆ ئەم حاڵەتە پێویستمان بە چییە پێویستمان بە لابێکە یاخود پێویستمان بە تاقیگەیەکە ئەوەی ئەم ئیشەی تا بێت ئەو مادە ئەو مادەشکدەران فیزیای پزیشکیە بەکارێت دەکرێن بە چەند بەشێکەوە کۆمەڵی مادەی تیشکدەرمان هەیە کە بەکارێت لە تەشخیصکردنە یاخود لە دەستنیشانکردنی خانە شێرپەنجەیەکانە کۆمەڵی مادی ترمان هەیە مادەی تیشکدەرمان هەیە کە بەکارێت لە چارەسەرکردنی خانە شێرپەنجەیەکانە بۆ ئەم مەبەستەوەکو پێشووتریش باسم کرد پێویستمان بە تاقیگەیەک هەیە لەم تاقیگەیە پێویست بە چەند جۆرێک جێنەرەیتەر هەیە یاخود چەند تەکنیکێک هەیە بۆ دروستکردنی ئەبێ ڕاستەوخۆ لە نەخۆشخانەکان بوونی هەبێت یاخود ئەگەر بێت و لە دەروی نەخۆشخانەکان بێت ئەبێ لە شوێنێکی نزیک بێ بۆی بتوانین چونکە زۆربەی ئەو مادە تیشکدەرانەی کە لە تەشخیصکردنا بەکارێت نیوە تەمەنەکەی کەمە بۆی بتوانی بە ئاسانتر بگوازرێتەوە لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر بۆ مەبەستی تەشخیصکردنی مادە تیشکدەرەکان چیمان هەیە چەند ئامێرێکمان هەیە کە بەکارێت برا پزیشکەکانمانیان هاوڕێ پزیشکەکانمان بەکاری ئەهێنن و لێوانە پێچکانمان هەیە ئەسپێکمان هەیە گاما کامێرەمان هەیە کۆمەڵێک مادەی کۆمەڵێک ئامێرمان هەیە کە بەکارێت تەشخیص نەخۆشیەکانە یاخود لە تەشخیصکردنی بەتایبەتی لە تەشخیصکردنی خانە شێرپەنجەکان لە جسمی ئینساندا وەک ئەوەی من زانیاریم هەبێ ئێستا بەڕێستان لە بەریتانیاوە قسەمان لەگەڵاکەن بەڵام خۆتان لە ئیتالیان دەمێ بزانم ماوەی چەندێکە دەخوێنن لە کێکەوە دەستان کردو بخوێنن وەکەی بڕوانامەکەتان بەدەستهێنا گرباسێک لەو ئەزمون و سەرکەوتنی خۆتمان بکەیت من لە 2009ەوە خوێندنی دکتۆراکەم لە شاری کەتانە لە وڵاتی ئیتالیا دەستی پێکرد و لە مانگی نۆی ئەم ساڵدایە لە 23 نۆی 2022 شەهادەکەم بەدەستهێنا بەڵام ئێستا بۆ هۆی چەند کۆنفرانسێکەوە هاتوون بە وڵاتی بەریتانیا و بۆیە ئێستا حالێن لە بەریتانیا
زۆر باشە تا چەندێک گرنگە کە خانمان هەوڵ بدەن لە بوارەکەدا زیاتر پەرە بەخۆیان بدەن و لەو بوارە زانستیانە شاڕۆڵیان هەبێ و بتوانن پلەی باڵا بەدەست بهێنن. ئایا بەڕاستی هەموو ئافرەتێک دەتوانێت ئەم ویستەی خۆی بەدەست بهێنێ گەر توانە و ئیرادەی هەبێت؟ من ناتڵێم بەس ئافرەت پێویستە هەموو کەسێک ئامانجێکی پێلەپێن بە هەڵ بۆبات. ئایا ئەگونجێت ئەم ئامانجە ئەگونجێت ئەم ئاواتی کە تۆ هەتا زۆر کۆسپ و تەگەرە بێتە بەردەمت بە دڵنیایشەوە یعنی یەت کۆسپ بۆ دووسە بێ ناخۆشی تووشە بێ بەڵام ئەوەی کە گرنگە لە ژیانە بیزانی هەرگیز ئامانجەکەت مەگۆڕە ئەگەر بیگۆڕی بۆ باشتر ئۆکەی بەڵام هەرگیز ئامانجەکەت کەم مەکەرەوە بەڵکو هەوڵ بە ڕێگاکانی بگۆڕی. ئەوەش زۆر گرنگە بەتایبەتی بۆ ئافرەتان و یاخود بۆ کچانی خۆمان بەداخەوە کە ئێستا بڵێن ناومێدیەک گەنجەکانمان یاخود کچەکانمان بەرامبەر بە خوێندن هەیەە. هیوادارم ئەو بیر و باوەڕە بگۆڕن و هەوڵ بن بۆ ئەو ئامانجی کە هەیەە بە ئامانجەکانتان ئامانجێکی گەورە بێت. فرمێسک پێم خۆشەوە پرسم چۆن بوو بڕیاردا لەم بوارەیە بخوێنی و هەر لە بەکالیۆرۆس و ماستەرەکەشت لەم بوارەیە یان تەنها خوێندنی دکتۆراکە تەرخان کردووە بە بواری فیزیای پزیشکی؟ سەبارەت بە خوێندنەکەم من لە بەکەلۆریۆسا بەشی فیزیان خوێندووە لە زانکۆی سلێمانی پاشان بەهۆی تواناسازیەوە بەرنامەی تواناسازیەوە بۆ ماوەی 2 ساڵ ماستەرەکەم خوێند لە وڵاتی بەریتانیا لە بواری Frontiers of Quantum Technology پاشەوەی کە گەڕامەوە بۆ کوردستان و ینی وەکو مامۆستایەک دەرسم وتۆتەوە لە کۆلێژی پەروەردە بەشی فیزیا لە زانکۆی سلێمانی. خوێندنی دکتۆراکەم ئەو چانسە بوو کە زانکۆی کەتانیا یایمێ بۆ فیزیای بڵێن لە بەشی فیزیا پزیشکی ناوەکی وەکو هەڵبژاردن ئەوە بوو کە بڵێن چانسێک بوو هاتە ڕێم و نەمویست ئەم چانسە لە دەست خۆم بم بەڵام خۆم پێشووتر حەزم لە کوانتم تەکنۆلۆژی بۆ حەزم لە کوانتم کۆمپیوتەر بوو بەڵام کە ئەم سکۆلەرشیپم بۆ هاتەوە لە وڵاتی ئیتالیا و زانیتم ئۆکەی چانسێکە ئەگونجێ لێرەیە سەرکەوتووتر بم بۆیە هەلەکەم قۆستەوە و خوێندنەکەم بەردەوام بوو لە فیزیای بڵێن لە بەشی فیزیا پزیشکی ناوەکی. شاخات فرمێسک ئەم بوارە لە هەرێمی کوردستانە کەمترین جار بەرگوێی ئێمە کەوتووە و هەروە ئەوەی کە ئاگادارین لە زانکۆکانی هەرێمی کوردستانە تازە بەشە کراوەتەوە بە ناوی فیزیای پزیشکیەوە ئەم بابەتانە لە هەموو جیهانە بەگشتی و لە هەرێمی کوردستانە چۆن ئیستفادەی لێکرێ و لە کەسێک ئەتوانێن بوارە بخوێنێ؟ بەداخەوە لە کوردستانە بە هیچ شێوەیەک گرنگی نەدراوە بە بوارەکانی فیزیای پزیشکی یاخود بڵێن پزیشکی ناوەکیش کە بەشێکە لە بەشەکانی فیزیای پزیشکی بە هیچ شێوەیەک احتیمامی نەدراوە تەنیا یەک بەشێکمان هەیە لە زانکۆی چەرمۆک فیزیای پزیشکیان هەیە. خۆشحاڵانە هیوادارم حکومەتی هەرێم زیاتر احتیمام بات بە ئەم بوارە. لە پزیشکی ناوەکیە یەکێکە لەو بەشانەی کە تەنیا ناتوانانی بڵێن بەشی فیزیا تیا بەشدارە. فیزیای پزیشکی ناوەکی بەشی فیزیای بڵێن لە مختبەرەکەیان ئەو کەسانێک کە ئەتوانن لەم بەشەیە کارکەن ئەو کەسانە کە شەهادی فیزیایان هەیە کیمیا یاخود بەشی رادیۆفارمسی یا بڵێن دەرمانسازی پزیشکی کۆمپیوتەر ساینس سۆفتوێر ئینجینێرین یعنی هەموو ئەم بوارانە لە خۆی ئەگرێت چونکە لە فیزیای پزیشکیە یاخود لە پزیشکی ناوەکیە تۆ پێویستت بە کەسێکی فیزیاییە بۆ دیتەکتکردنی یاخود کارکردن لەسەر ئەجهیزەکان پێویستە بە پزیشکێکە کاتێکە ئەو ئیمێجی کە دەست ئەکەوێت چۆن لێکدانەوەی بۆ بکات و یاخود تەشخیصکردن و چارەسەرکردنەکان ئەگەڕێتەوە بۆ برا پزیشکەکانمان یان هاوکارە پزیشکەکانمان. لە زۆربەی بوارەکانی فیزیای پزیشکیە پێویستە بە چیە پێویستە بە سۆفتوەرێکە پێویستە بە پرۆگرامێکی کۆمپیوتەری هەیە بۆی تۆ
ئیش لەسەر ئەو دیتایانە بکەیت کە لە دیتێکتەرەکانەوە وەری ئەگرین و لە دروستکردن و ئامادەکردنی ئەو دەرمانانەی کە لە فیزیای پزیشکی یاخود لە پزیشکی ناوەکیە دروست ئەکرێت پێویستی بە هاوکارانمان لە بەشی کیمیا و لە بەشی دەرمانسازیە کەواتە ئەتوانم بڵێم پزیشکی ناوەکی شوێنێکە بۆ کۆبوونەوەی زۆربەی زۆری ساینسەکان و بەشی پزیشکی و بەشی دەرمانسازی لە وڵاتە ئەوروپیەکانە بە تایبەتی لە وڵاتێکی وەکو ئیتالیایە احتیمامێکی زۆر دراوە بە فیزیای پزیشکی و دەرمان پزیشکی ناوەکی ئەتوانم بڵێم لە زۆربەی زۆری نەخۆشخانە گەورەکانە ئەم مختبەرەیان هەیە کاری لەسەر ئەکەن و بەردەوام دەیتایان هەیە ئەنجامیان هەیە احتیمامێکی زۆر دراوە بە ئەم بوارە بەڵام بەداخەوە لە کوردستانە ئەم احتیمام و ئەم گرنگیە نابینی دکتۆرە فرمێسک بێمەوەلات بۆ پرسیارەی کە ئایا ئاماژەتان کرد لە قسەکانتانە کە ئێستا لە بەریتانیان بەهۆی کۆمەڵێک کۆنفرانسی تایبەت بە بوارە زانستیەکەی کە خۆتان تێدا خوێندوتانە ئەو کۆنفرانسانە چینکە بەژاری تێدا کردو تا چەندێک گرنگە بۆ لایەنی زانستی بەڕێستان و ئەو پرۆزە زانستیانی کە لەوێ ئەنجام بدرێ و قوتابیانی کە لەوێ بەشدار کۆمەڵی کۆنفرانسیا بڵێن چەند کۆنفرانسێکە بەشداری تیاکە من هەر نەک لە وڵاتی بەریتانیا لە وڵاتی ئیسپانیاش بەشدارم لە کۆنفرانسێکە زیاتر لە کۆنفرانسەکانە باسی ئەو ئیشی دکتۆراکەم ئەەکەم و ئەو ئامریکا لە ماوەی دکتۆراکەمە دروستمان کردووە تەقدیمی ئەەکەم کۆم کۆنفرانسانە گرنگێکی زۆری هەیە بە تایبەتی بۆ ناساندنی یەکێکی وەکو من کە بڵێن سەرەتای ژیانمان بۆ لەم بوارەیە یاخود سەرەتای وەکو بڵێن توێژەرێکی سەرەتام بۆ من زۆر گرنگە لە کۆنفرانسەکانە کەسانی زۆر لە وڵاتەکانی ترەوە لە سنتەرەکانی تۆ کەسانێکی ترە ناسی بیرو بۆ چوونە گۆڕیتەوە سەبارەت بە ئەجهیزەکان بێ یاخود سەبارەت بۆ ئەو بابەتانی کە لە ماوەی کۆنفرانسەکانە باسی لێوە ئەکرێت زۆر باشە خات فرمێسک لە ئێستایا ئێمە کۆمەڵک کادری ئەکادیمیمان هەیە لە هەموو زانکۆکانی هەرێمی کوردستانەوە ئاستێکی زانستی باشیشیان هەیە بەڵام کادر ئەکادیمیەکانی ئێمە تا چەندێک سوود ئەبینن لە زانکۆکانی دەرەوەی وڵات لەوێ زانست وەرەگرن کۆرس وەرەگرن یاخود بڕوانامەی ماستەر و دکتۆراکانیان لەوێ بەدەسێن بۆ نمونە هەرم بواری کە جەناب تیاتا خوێندووە لەگەڵ تا هیچ مامۆستایەکی کورد هەبووە بەشدار بێت لەو خوێندنەوە هەمان بڕوانامەی تۆ بەدەست بێنە سەبارەت بە ئەکادیمیەکانمان بەڵێ بە دڵنیایەوە هەر کاتێک خوێندکارێکمان یاخود مامۆستایەکمان لە کوردستانەوە ئەچێ بۆ هەر وڵاتێکی دراوسێ بێ یاخود بە تایبەتی وڵاتە ئەوروپیەکان بێ یاخود ئەمریکا بێ کەنەدا بێ هەر وڵاتێکی تر بێ بە دڵنیایەوە قازانجی زۆرە سوودی زۆر وەرەگرێت لە بە حکمی ئەوەی ئەو وڵاتانە زۆر پێشکەوتوترن لە چاو وڵاتەکەی خۆمانەوە ئەمە ئەبێتە هۆی کە وەرگرتنی کۆمەڵی زانیاری ئەکسپیرینس زۆر ئەبێت ئەکسپیرینس وەرەگری لە ئەکسپیرینسی ئەوانەوە معلومات وەرئەگری لە هەر یەکە لەو کەسانی کە تۆ لەوێ ئایان ناسیت و ینی ئایان بینی ئەمە دەورێکی زۆر گرنگی هەیە لە پێشخستنی بواری خوێندن لە کوردستانە چونکە بۆ نمونە هەر یەکێم هەر مامۆستایە کە ئەچێتە دەرەوە ئەتوانێت ببێ بەلینکێ لە بینی زانکۆکانی کوردستانە لەگەڵ زانکۆکانی ئەو وڵاتی کە لێ ئەخوێنێت ئەمە کارێکی زۆر باشە هەر بم هۆیەوە ئێمە بڕیارمان داوە لەگەڵ زانکۆی چەرمۆیە بۆ نمونە زانکۆی چەرمۆ بە هاوکاری ICTP بڕیارمان داوە بەکردنەوەی سکوڵێک بۆ ماوەی 4 ڕۆژ لە زانکۆی چەرمۆ لە سەبارەت بە فیزیای پزیشکی ناوەکی بە ئامادەبوونی چەند مامۆستایەکی ئیتالی کە لە ئیتالیاوەیەن بۆ ئەو ماوەی ئەو 4 ڕۆژە دەرس ئەڵێنەوە لە زانکۆی چەرمۆ و ئامادەبوونی چەند مامۆستایەک و پێشژەرێک بە شێوەی ئۆنلاین لەگەڵمانە ئەمە یەکێکە لە دەستکەوتەکانی ئەوەی کە ئەگەر بێت و ئەکادیمیەک یاخود کەسێک بچێتە دەرەوە چۆن ئەبێتە هۆی لینکێ لە بینی زانکۆکانی کوردستان و ناساندنی خوێندکارەکانمان بۆ ئەو زانستە تازانەی کە لە کوردستانە بوونی نییە یاخود لە کوردستانە گرنگێکی پێ نادرێت و بەڵام لە وڵاتەکانی ترە
گرنگێکی تایبەتی و گرنگێکی ئەو تۆی هەیە. سەرداری کە باست کرد لایەن ئەو دکتۆرانەوە ئەوەی کە لە زانکۆی چەرمەوە ساز دەکرێت لەم ساڵدا دەبێت؟ بەڵێ لە ئەخیری مانگی یانزەیە، بەڵام ناتوانم بجارێ بڵێن بە تەواوی هەموو دیتە و معلوماتەکانتان بمێ لەبەرەوەی هێشتان بڵاو نەکراوەتەوە پێویستە بڵاو بکرێتەوە پاشان ئەتوانم داتای بڵێن کاتی دیاریکراوتان بەمێ. بەڵێ لە ئەخیری مانگی یانزەیە سکوڵێکمان هەیە بۆ زانکۆی چەرمۆ، بڵێن بە هاوکاری زانکۆی چەرمۆ لەگەڵ ICTP-ە. ئەم سکوڵە دەربارەی پزیشکی ناوەکیە بۆ خوێندکارەکانمانە، زیاتر بڵێن بۆ ئەو خوێندکارانەی مەرحەلە 3 یاخود مەرحەلە 4 و یاخود ئەو خوێندکارانی کە تازە تەخەڕوجیان کردووە بۆ ناساندنی خوێندکارەکانمان بە شێوەیەکی عام بزانە فیزیای پزیشکی یاخود پزیشکی ناوەکی چییە و سوود وەرگرتن لە ئەکسپیرێنسی ئەو توێژەرانی کە لە ئیتاڵیاوەیەن و نزیک بوونەوەی خوێندکارەکانمان لەو توێژەرانە بە هیوای ئەوەی کە بتوان خوێندکارەکانمان لە داهاتووە یاخود چانسێکیان هەبێ بۆی بتوانن لە ئیتاڵیا درێژە بە خوێندن بن بۆ ئەو بەتایبەتی بۆ ئەو خوێندکارانی کە ئارەزووی خوێندنەکەن لەو بارەدا. یەکێکی تر لەو لایەنانی کە زۆر گرنگە لە بواری زانستیدا توێژینەوەی زانستیە و لە هەموو جیهاندا لە بوارە زانستیەکاندا یەکێک ئەو شتانی کە پشتی پێدەبەسترێت لایەنی توێژینەوە و لێکۆڵینەوەیە. بەڕێستان وەکو ئەوەی کە ئێستا ئەم بڕوانامێتان بەدەستهێناوە ماوەیەکی زۆرە دەخوێنن و دڵنیام لە ئێستاشدا هەر لە بواری توێژینەوەدا کار دەکەن تا چەندێک گرنگە لایەنی توێژینەوە و ئەو پرۆسانی کە گرنگن بۆ لایەنی زانستی و وردبوونەوە لە زانستەکان و ئەو نیۆگەرانیایی کە هەیە لە لایەنی زانستیەوە. بەدڵنیایەوە کاتێککە تۆ بڕیاری خوێندن لە بوارێکە بەردەوام ئەبێ بەردەوام بیت، بەڕاستی بێ بەردەوام بیت و بەردەوام لە خوێندنەوەی توێژینەوەی توێژەرانی تربیە بۆی بزانی ئایا تۆ لەم فیڵدەی کە هەڵە بژاردووە توێژەرەکانی ترگەیشتونەتە چی و برەودان بەخۆوە هەوڵ بیت پێشکەویت لەگەڵ یانە پێشکەویت و ئەویش بە چیە بێ بە توێژینەوە و بە خوێندنەوەی بەردەوام ئەبێت و سوود وەرگرتن لە توێژەرانی هاوڕێت. ئەوەی کە گرنگە بریتێ لە بەردەوام بوون. لەوێ ئاسانە توێژینەوە ئاسانکاری دەکرێت بۆ توێژەران ڕەنگە هەندێک شێواز پێویست بێ پێڕۆ پێویست بێ بۆی کە خوێندکار بگرێتە بەر هەستەکەم تاوەکو ئێستاش لە کوردستانە کۆمەڵێک ئاستەنگ هەیە بۆ خوێندکار کاتێک دەیە توێژینەوەی بکە. لەوێ شێوازی توێژینەوەکان چۆنن؟ بەدڵنیایەوە لە وڵاتی ئەوروپیەکانە بەتایبەتی من زیاتر بەڵێن باسی وڵاتی ئیتالیا بکەم، توێژینەوە بۆ خوێندکارەکان یاخود توێژینەوەیەک لە وڵاتێکی وەکو ئیتالیایە بکرێت ئاستەنگەکان کەمترە بە بەراوردکردن لە کوردستان بە حکمی هەبوونی زۆربەی زۆری ماوادەکان یان وەکو بڵێن وڵاتێکی ئەوروپیە هەر شتێک بوێت لەلایەن زانکۆ ئەتوانێت بۆ دابین بکات و هەبوونی ستافی تایبەت یاخود هەبوونی کارمەند و هاوکار و توێژەرانی لە چوار دەورت بۆ نمونە تۆ لە بواری فیزیایە زیاتر لە بواری فیزیایە معلوماتی هەیە ئەگەر بێت و ڕۆژە لە ڕۆژان پێویستە بە بابەتێکی کۆمپیوتەر بێت کۆمەڵی توێژەری زۆر بەتوانە هەیە لە چوار دەور ئەتوانن یارمەتی بن. بەداخەوە لە کوردستانە ئەو حاڵەتەمان زۆر کەمە، یعنی یاخود بڵێن نەبوونی ئەجهیزە، نەبوونی مەواد، نەبوونی اختصاصی تایبەت، کۆمەڵی اختصاصی تایبەتمان هەیە کە تۆ ئەگونجە لە کاتی توێژنەوەکەیە پێویستت بێن، پێویستت بە سەجێشنی کەسێک بێ یاخود پێویستت بە ڕێنمایی کەسێک بێت کە لەو اختصاصەوە نزیکە ئەگونجە تۆ ئەو اختصاصە لە کوردستانە بوونی نەبێت. بۆیە بەراوردکردنی توێژینەوە لە کوردستان بەراوردی بکە بە وڵاتی ئیتالیا جیاوازێکی زۆر هەیە. بەڕاستی توێژەرەکانی خۆمان لە کوردستانە زۆر هیلاکە بن، چونکە ئەبێ هەم بڵێن بیر لە توێژینەوەکە بکەنەوە هەم بیر لە چۆنیەتی دابینکردنی ئەو شتانەی کە لە توێژینەوەکەیە بەکاری ئەهێنن چۆن پێیایکەن. بەڵام لە وڵاتی ئیتالیا لە وڵاتە ئەوروپیەکانە تا ڕادەیەک ئەمە ئاسانترە بە حکمی ئەوەی تۆ هەموو شتێک لەبەردەستایە. زۆر باشە خەت فرمێسک تەوان بەردەوامبوون لە خوێندن و بڕینی پلەبەندی زانستیەکان پێویستی بە هەوڵ و ماندووبوونێکی زۆرە و هاوکاری و پاڵپشتی زۆریشی دەوێت.
پێم خۆشە باسی ئەومان بۆ بکەین لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ناو خێزانی بەڕێستا کێ زۆر هاوکارت بووە چۆن هاوکارت بوون و هەروها لە زانکۆکانیش لە ڕووی ئەکادیمیەوە چۆن پاڵپشتی بەڕێستیان کردووە. بەدڵنیاییەوە کاتێک کە بەتایبەتی بۆ جان کاتێک کە بڕیار ئەهێن بخوێنن بەردەوام بن لە خوێندن و بگەن بۆ پێی کە خۆیان ئەیانەوێت پێویستە بە هاوکاریە پێویستە بە هاوکاری چوار دەورەکەتە بەڵام من وەکو خۆم دایک و باوکم هاوکاری سەرەکی من بۆ هەموو شتێک زۆر پاڵپشتیان کردوم و پاشان خێزانەکەم و هەبوونی کەسانی زۆر باش لە چوار دەورم وایان لێ کردوم کە بەردەوام بم لە خوێندنەکەم لە هەموو ڕوویەکەوە هاوکاریان کردوم و هەبوونی کۆمەڵێ هاوڕێی باش و کەسی باش لە وڵاتی ئیتالیا کە بڵێن خۆیان نەتەوەی ئیتالیان لە بڵێن ئیتالین کەسانی زۆر باشم ناسیوە و کەسانی زۆر ینی زۆر هاوکاریان کردوم بە حکومیەوەی کە من لە وڵاتێکی ترەوە هاتووم بۆ ئیتالیا زۆر زۆر هاوکاریم بوونە ینی بوون بە خێزانێک بۆ من لە وڵاتی ئیتالیا و بەردەوام خزم و کەس و کار و هاوڕێکانم لە زانکۆی سلێمانی هاوڕێکانم لە هەمیشە پاڵپشتم بوونە و ینی چۆن بڵێم بەردەوام بوون لەگەڵما بۆ ئەوەی ئەگەر هەر کاتێک کێشەیەکم هەبوو بێ هەر کاتێک هەستەکەی تۆزە لاوازی بەڵام سپاس بۆ بوونیان وایان لێ کردوم کە ئەمڕۆ بگەمە ئەم فرمێسکی کە ئەمڕۆ هەم خاتو فرمێسک مادەم هەر باس لە بابەتەیە حەزەکەم پێم خۆشە ئەگەر باسێک لە ئاستەنگەکانیش بکەیت یعنی ئێستا دڵنیام ئەزمموی تۆ دەبێتە وانێکی زۆر باش بۆ ئەو خوێندکارانەیانەوە لە داهاتوودا لە دەرەوەی وڵات بخوێن یاخود بیانەوە لە بواری زانستیا پلێک بەدەست بهێنن ئەو ئاستەنگانە چی بوون چی ئامۆژگاریەکەت هەیە بۆ خوێندکاران بەدڵنیاییەوە بۆ هەموو کارێک کاتێک کە تۆ بڕیاری ئەنجامدانی کارێکەکەی ئاستەنگ بێتە بەردەمت یعنی ئەوە نابێت زۆر جار ئەوە نابێت کە کاتێک کە تۆ خوێندکارێکی لە وڵاتێکی بڵێم لە کوردستانەوە ئەچی بۆ وڵاتێکی دراوسێ یاخود بۆ وڵاتێکی تر یەکێ لە ئاستەنگەکان بریتە لە زمان بە حکومیەوەی وەکو خۆشتان ئاگادارن خەڵکی کوردستان بە شێوەیەکی ئام باگراوندێکمان هەیە لە زمانی ئینگلیزی و لە زمانی عەرەبیە بۆ بچی بۆ وڵاتێکە زمانی سەرەکییان لە وڵاتێکە زمانی ئینگلیزی بێت تا ڕادەیە کێشەکەمان کەمترە بەڵام بۆ وڵاتێکی وەکو ئیتالیا ئەڵمانیا فەڕەنسا کە زمانی سەرەکییان زمانی ئینگلیزی نییە کێشەکەت تۆزێ زۆرترە پاشان بە حکمی ئەوەی ئێمە میلەتێکین تۆزێ ئاپین غەریبایەتی زۆر کارمان لێ ئەکات ئەو یەکێکن لە ناخۆشەکانی کە تووشە ئەبێت یەکێ لە وەکو بێشتباتن زمان غەریبایەتی ئەمانە تۆزێ ئاجن تۆزێ ناخۆشە هەتاوەکو لەگەڵ یاڕایی بەڵام بەناسینی کەسانی باش لەوێ و بە تێکەڵاو بوون لەگەڵ خەڵکی ئەو وڵاتە و ناسینی خەڵک لە وڵاتەکانی لە وڵاتە ئەوروپیەکانە کاتێک ئەچیتە یەکی لە وڵاتە ئەوروپیەکانە کۆمەڵێک کەس ئەناسی کە لە نەتەوەی جیاواز لە دینی جیاواز خەڵکی جیاواز ئەمە هۆکارێکە بۆ ئەوەی بتوانی هەم زاڵبی بەسەر ئاستەنگەکانتە هەم وەکو مۆتیڤیشنێکیش ئەیاتێکە بەردەوامبی لە سەر ئیشەکەی خۆت و بەردەوامبی لە خوێندنەکەت بەڵام ئەوەی کە گرنگە هەر خوێندکارێکی ئێمە بیزانێت سەر ڕای هەبوونی ئەم ئاستەنگانە سەر ڕای هەبوونی ئەم هەموو ناخۆشیە هیچ کاتێ خۆڵمەیەن بەردەوام بن زۆر باشە خات و فرمێسێک پلانی ئایندە چییە ئایا دەگەڕێتەوە بە کوردستان لە کوردستان ئەو بڕوانامەی کە بەدەست هێناوە چۆن سوودی لێ ئەبینی لە زانکۆکانە مێنیتەوە وەکو مامۆسای زانکۆ وانەبێژ یاخود لە بوارێکی تراکارەکەی من حالیان لەبەرەوەی مامۆستام لە زانکۆی سلێمانی بۆیە ئەگەڕێمەوە بۆ زانکۆی سلێمانی و بە حکمی ئەوەی کە ئەم مختبەرەمان نییە مختبەری نیوکلەر میدیسن یاخود پزیشکی ناوەکی بوونی نییە لە کوردستانە بەڵام هیوادارم بتوانین لەگەڵ حکوومەتی هەرێم و بە هاوکاری وەزارەتی خوێندنی باڵا وەزارەتی تەندروستی بتوانین ئەم مختبەرە ئەم نیوکلەر میدیسن دیپارتمنتە لە زانکۆی سلێمانیە بێ یاخود لە یەکی لە شارەکانی کوردستانە بنیادی بنین ئەمە ئەبێتە وەکو چۆن بڵێ
بۆ پێشخستنی بواری تەندروستی لە کوردستانە دەورێکی زۆر گەورەی ئەبێ هەروەها ئەبێتە سەرەتایەک وەکو سنتەرێکی ڕیسێرچ بەکار بهێنرێت بۆ هەموو توێژەرەکان لە هەموو بوارەکانی زانستی و پزیشکیەکانە سوودی لێوەربگیرێت هەر کاتێک مختبەرێکی ئەوە بکرێتەوە بە دڵنیایە پێم خۆشە لە مختبەرێکی وایە خزمەت بکەم و پلانی کەشم هەیە بڵێ وەکو خودی خۆم پێم خۆشە بتوانم وەکو توێژەرێک لە وڵاتێکی ئەوروپیا بەردەوام بم و وەگەیاندنی ئەم لێ توێژینەوە و هەبوونی ئەم ئەکسپیرینس لەم بوارەیە بیگەینەوە بە کوردستان یاخود بە شێوەیەکی تر بتوانم ببم بە لینکێ لە نێوان زانکۆکانی کوردستان و یەکێک لە زانکۆکانی ئەوروپا بە تایبەتی وڵاتێکی وەک وڵاتی ئیتاڵیا. خاتە فرمێز ئێمە هیوای سەرکەوتنی زیاتر بۆ خوازین خۆشحاڵ بووین هیوادارین کە خانمانی کورد وەکو بەڕێزت سەرکەوتنی زیاتر بەدەستبێنن و خوێندکارانی کورد ببینینەوە لە هەموو بوارە زانستیەکانە پێشکەوتن بەخۆیانەوە ببین و ئەو خزمەتی هەیەە دوجار لە کوردستاندا سوودی لێوە بگیرێ. سپاس بۆ کاتی کە بێت بەخشین خاتە فرمێسک جەلیل دکتۆرا لە فیزیای پزیشکی داواکەی سپاس دەکەین. زۆر سپاس بۆ ئامادەبوونت هیوای سەرکەوتنی زیاتر بۆ خوازین. بەڵێ عزیزان هاوکارانمان شارێکیان بۆ ئامادەکردون لەسەر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە بیستیەوین. پێنج خشتەکەی ناری لەسەر تاهیر بەگیجاف لە مەدح و ستایشی پێغەمبەر. ئەی شەهنشاهی شکۆهی عیزەتی ڕووی زەمین، گەوهەری تاجی ڕیسالەت، شەمسی بورجی مرسەلین، زینەتی نووری نبووەت، تاجداری مڵکی دین، مەطلعی سوبحی سەعادەت، مەزهەری صدق و یەقین، ئەی سوپا سالاری فەوجی ئەنبیا و مرسەلین، ئەی شەوی ئەسرا مەلەک خوڕەم لە بۆ ئاهەنگی تۆ، عەرش و کورسی بوو بە تەخت و مەسنەدی ئەو ڕەنگی تۆ، گوڵشەنی جەننەت خەجاڵەتما لە جیڤەی ڕەنگی تۆ، بۆ نەوازش ذاتی حەق هەم سوحبەت و هەم دەنگی تۆ، شاهدی تەعزیمی تۆ بوون شاتری ڕوح الئەمین، پەرتەوی بەدری جەماڵت شەمعی جەمعی ئەنبیا، زینەتی حوسنی کەماڵت سۆزی شەوقی ئەولیا، گەردی نەعلینت بەڵێ ڕەونەق شکێنی تووتیا، مشکی تۆزی دامنت عەتری دەماغی ئەتقیا، یعنی تۆ بۆ تەئسیری بینش عەینی سورمەی خاک بین، من گەدە و بێنەوا تۆ خاوەنی گەنج و کەریم، من نەخۆش و بێدەوا هەر تۆی دەوا بەخش و حەکیم، چی لە هەنگامی جەزاکەم بێهەوا خواه و نەدیم، ڕوو لە کوێکەم غەیری تۆ ئەی شافعی زومرەی ئەسیم، من گوناهبار و خەجاڵەت تۆش شەفیع المذنبین، با بکەم شیوەن لە داخی باخی عومری بێسەمەر، دەستە ژنۆدا بنیشم وەک هەتیوی بێپدر، با باشکی دیدە تەڕکەم خاک و خۆڵی ڕاگوزەر، خۆ لە قوڕ بەگرم بەجارێ هەر لە پێ تا تەوقی سەر، بەڵکو لوتفی شاهی تۆ بێت و نەجاتمدا لە شین، شەرمەزار و سەرفگەندە و غافڵ و دێوانە خۆم، بێشوعائی مەعریفەت بێنور و بێپەروانە خۆم، ئەی بەڕسوایی لە کوچەی شاردا ئەفسانە خۆم، مستحقی تیر و تانەی ئاشنا و بێگانە خۆم، واجبی ڕەحمم بەسە یا ڕەحمەتەن للعالەمین، وردەباری دەستی نەفسی کافری ئەممارە خۆم، بێزەخیر و زادی ڕێگەی ئاخیرەت بێچارە خۆم، ڕوت و قوتی مەحشەر و بێسایە و ئاوارە خۆم،
دەستە پاچە و ڕووسیاه و عاجز و بێکارە خۆم بێ بە فریادم لەوێدا یا دەلیل حائیرین من کە مەشهورم بە مەحکوم و مطیعی نەفسی شوم کەی بە ئومێدی خەیاڵی ئاعتیبار و ئابڕوم قەت لە خەرمانی ئیتاعەت یەک قەدەم پێشوو نەچووم ئێستا من قانع بە خۆشەی ئایەتی لا تەقنەتوو مەزرعی عەفوی خودا نابێ ببێ بێخۆشە چین بێنەسیبی کەعبەت الله و تەوافی خاکی خۆم دوور و بێبەهرەی مەدینەی خاکی عەمبەرناکی خۆم ئەی ئەسەف مەحرومی زومرەی حەزرەتی لەولاکی خۆم حەسرەتە مەحرومی شەهدی زیارەتی شەباکی خۆم بۆ نەڕێژم ئەشکی ئاهڵ و ئاوی گەرم و ئاتەشین گەرسەگێ دوای فەوجی خاسانی خوایی کەوتووە یانی دەرباری دەری ئەسحابی کەهفی گرتووە ئەو لە جەننەتدا مقیم و من لە دۆزەخدا بووە ئەی حەبیبی خالقی عالم تەحەڕم ئەی حەبیبی خالقی عالم تەرەحم تازووە ئەو سەگی ئەسحابی کەهف و من سەگێکی تابیعین نەهریە ئامادە بە نەزدیکە هەنگامی سەفەر منزڵت دوور و درێژ و چۆڵە ڕێگەت پڕ خەتەر تابەکەی غەفڵەت نۆشینی خاکی ئەی خاکت بەسەر ڕوو لە ڕەوضەی مستەفاکە بێژە یا خەیڕولبەشەر نیمە تووشەی ڕێگە جز ئیخلاسی ئالی تاهرین ناریە ئامادە بە نەزدیکە هەنگامی سەفەر منزڵت دوور و درێژ و چۆڵە ڕێگەت پڕ خەتەر تابەکەی غەفڵەت نۆشینی خاکی ئەی خاکت بەسەر ڕوو لە ڕەوضەی مستەفاکە بێژە یا خەیڕولبەشەر نیمە تووشەی ڕێگە جوز ئیخلاسی ئالی تاهرین خۆشەویستی فەخری کایناتە لە هەموو شار و شارچکەکانی کوردستان چەندین چالاکی ئەنجام درراوە بۆ یادکردنەوەی زاتی گەورەی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ بۆ بۆنەیەشەوە لە حاجیاوە کۆبوونەوەیەکیان ساز کردووە هەر سەبارەت بە یادکردنەوەی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ پێکەوە بینەری ئەو بابەتەمان دەبێت. وەکو مزگەوتی گەورەی قەزای حاجیاوە هەستین بە سازکردنی ئاهەنگێکی بەرفراوان لەسەر ئاسی قەزای حاجیاوە بە بۆنەی یادی لەدایکبوونی پێغەمبەری پێشەوە. دیارە ئێمە وەکو مزگەوتی گەورەی حاجیاوە ساڵانە لە یادی لەدایکبوونی پێغەمبەری پێشەوە درودی خوای لەسەر بێ ئاهەنگێک ساز دەکەین ساڵانە. دیارە هەموو ساڵێک پشکی سازکردنی ئاهەنگێکی بەو شێوەیەمان هەیە و الحەمدولله بۆ ئەم ساڵیش کە ئەوە هەنگەمان ساز کرد بەشداری و ئیستیقبالی خەڵکیش لە ئەم ئاهەنگە و لەم یادە بەڕاستی بەڕێژەیەکی بەرچاوە. ئێمە وەکو خۆمان ڕەچاوی ئەومان نەکردبوو کە ئەم ڕێژە زۆرە لە خەڵکی بەشداری بکە. دیارە ئەمەش ئەوە دەگەیەنێ کە خەڵکی بەفرۆشە بۆ پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێ. وما أرسلناك إلا رحمة للعالمين. ئێمە دەمانناوە بۆی کە ڕەحمەتی بۆ جیهانیان هەموو لێ بە هیچ بەشەیەک بکراوە تەنیا بە پێغەمبەری ئێمە بکراوە عەلەیهی سەڵات وسەلام.
بەرز و پیرۆز بێت یادی ڕسوولی ئەکرەم بەرز و پیرۆز بێ ئەم یادە مەزنە وەکو چۆن خوای پەروەردگار دەفەرمێ وإنك لعلى خلق عظيم وەکو چۆن خوای پەروەردگار دەفەرمێ وما أرسلناك إلا رحمة للعالمين بەڕاستی هاتنی پێغەمبەر و لەدایکبوونی پێغەمبەر خۆی ڕەحمەتە خۆی میهرەبانیە خۆی سۆزیە و بەشداریکردنی بەرچاوی خەڵکیش لەم یادە پڕ پیرۆز و پڕبەرەکەتەدا ئەوە دەسەلمێنێت کەوا ئێمە بەدڵ و بەکردار و بە عمل سەلماندوومانەکەوا پێغەمبەرمان خۆش دەوێت بەڕاستی ئەمە لە یادیشی مەزنداین یادی لە دایکبوونی سەروەری مرۆڤایەتیە ئەوەی کەوا خوای گەورە لەبارەی دەفەرمێ وما أرسلناك إلا رحمة للعالمين ڕەحمەتە بۆ هەموو جیهانیان بۆ مرۆڤ بۆ جین بۆ هەموو جیهان بە هەموو دینەکانەوە ڕەحمەتە بەڵام ئەوەی کەوا ڕەحمەتەکە زیاتر وەردەگرێت بۆ ئەوانەیە کەوا شوێنی دەکەون لە مسلمانان لەناو مسلمانانیش لەناو ئەهلی سوننە لەناو ئەهلی سوننەش ئەوانن کەوا بە زۆری سوننەتەکانی جێبەجێ دەکەن. دیارە زۆر زەرور و پێویستە کە موسڵمانە هەنگاو بە هەنگاو شوێن پێی پێغەمبەر کەون هەروکە خوای تەعالا دەفەرمی وما ئاتاکم الرەسول فخذوه وما نهاکم عنه فانتهوا ئەوەی کە پێغەمبەر هێناوێتی پێغەمبەر پێی فەرموونە پێویستە جێبەجێکەن ئەوەی پێغەمبەر نەهی لێکرد و پێغەمبەر بە چاکی نەزانی و بە چاکی دانە ناوە لێی دوورکەوینەوە بە تایبەتی لەو سەردەمەیدا زۆر زۆر زەرور و پێویستە موسڵمانان هەنگاو بە هەنگاو شوێن پێی پێغەمبەر کەون و قوربان ئاخی دەرەجە خۆشم دەوێت ئێمە پێویستە چی بکەین بۆی خۆشەویستی بۆ ئەو دووپات بکەینەوە چ شتێکە چاکە بۆ خوای دەوێ بیکەین چ شتێک چاکە دەوێ ئەوی بکەین چاوەڕێنی وی بکەین دەبێت ئەو خێربانێکمان بۆ بکە شیباعەتێمان بۆ بکە پێغەمبەر دێوان بکە دەنامە هیچمان بۆ ناکرێ هیچمان بۆ ناکرێ عزیزان دیارە بەهۆیەوەی کە ئەم مانگە مانگی مەولودە و مانگی لەدایکبوونی پێغەمبەری خۆی صلی الله عليه وسلم خەڵکی لە هەرێمی کوردستانە لە ڕێگەی ئاهەنگگێڕانەوە ئەم یادە بەرزڕاگرن لە شاری سۆرانیش هەر بەم بۆنەیەوە مەولودێکیان سازداوە کۆیکە خۆمان ڕۆژانە و کەلیمێ بەکارێن ئاهەنگێکە بۆ بەرزڕاگرتنی یادی لەدایکبوونی پێغەمبەری خوا دەچینە لای و دەیبینین بەرزڕاگرتنی یادی پێغەمبەر صلی الله علیه وسلم یادی لەدایکبوونی پێغەمبەر صلی الله علیه وسلم خۆشەویستی دەربڕین ببوونە یادی لەدایکبوونی پێغەمبەر شتێکی زۆر زۆر پیرۆز و لە جێ خۆیدایە بەڵام لەوە گرنگتر ئەوەیە خۆ لە ژیانەوی شارەزا بکەین لەوە گرنگتر ئەوەیە کەوا ئەو ژیانەوی بکەینە چرای ژیانی خۆمانی پێڕۆناکەینەوە چونکە هاتنی پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆ ئەوەی نەبوو ئاهەنگی بۆ بگێردرێتن یەکەم شت کە پێغەمبەر صلی الله علیه وسلم دژی بوو شەکلیات بوو یەکەم شت کە پێغەمبەر صلی الله علیه وسلم دژی بوو ئەوە بۆ ئینسان قسە بکاتن و بەڵام عەمەلی نەبێتن دینی ئیسلام دینێکی عەمەلیە دینێکی حەرەکیە دەیەوێت ئەتباعەکان شوێن کەوتوەکانی
عملیان هەبی کردەوەیان هەبیتن وما كان الله ليعذبهم وأنت فيهم خوای گەورە دەفەرمێ خوای گەورە ئومەتی ئیسلام عەذاب نادە هەتا تو لە ناویاندایە بەڵێ پێغەمبەر صلی الله علیه و سلم ئێستا وەکو جەستە لە ناوماندانیە بەڵام سنەتی وی لە ناوماندایە پەیامی وی لە ناوماندا مەوجودە کەواتە ئەگەر بمانەوێت لەو وەزعەنا لەبارەی کە تێداینە لەو خراپەی کە تێداینە دەبینین معاملاتمان خەلەلی تێدا ژیانی کومەڵاتیمان خەریکە وێران دەبیتن ژیانی اقتصادیمان خەریکی لەناو چۆنە ئەخلاق و بەهاکان خەریکە لەناو دەچن تووشی عەذابێکی خوای بووین لەسەر ئەو عەرزەی سەبەبەکەی ئەوەیە کەوا ئەو ژیانی ئەو پێغەمبەر صلی الله علیه و سلم لە ناوماندا ون بووە بۆیە زۆر گرنگە ئێمە ئەو ژیانی پێغەمبەر لە ناخیمە خۆماندا زیندوی بکەینەوە لەناو ژیانی کۆمەڵاتیماندا زیندوی بکەینەوە بۆ ئەوەی لەو عەذاب و ناخۆشە خۆرتارمان بین باشترین گرنگی بۆ سەرکەوتنمان لە دنیا و دوواڕۆژ پابەندبوونە بە ڕێبازی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەمە خۆشویستنی پێغەمبەر صلی الله علیه و سلممان پێ ئەڵێکەوە ئەوانە عاشقی پێغەمبەرن صلی الله علیه و سلم ئەوەمان پێ ئەڵێ هەر یەکێک لەوانەی کەوا بەشدار بن زۆر بە گەرم و گوڕی هاتوونە بەشداریان کردووە لەبەر ئەوەی پێغەمبەر محەممەد صلی الله علیه و سلم سەروەری مرۆڤایەتیە و زاتێکی وایە کە خوای تەبارەک وتعالە بە گەورەی خۆی لە قورئانی پیرۆز ئەفەرمێ وەڕەفەعنا لەکە ذیکرەک وئینەکە لەعەلا خولوق عەظیم بۆیە ئێمە هەمومان شانازی ئەکەین کەوا موسڵمانین شانازی ئەکەین کەوا شوێن کەوتەی ئەو محەممەدین صلی الله علیه وسلم بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وأصحابه أجمعين خوي پیغمبر صلى الله عليه وسلم یەکێکە لەو نیعمەتانەی کە خوای گەورە لە قورئانی پیرۆزدا منەت لەسەر ئێمە مسلمان و ئیماندار ئەکا بە هاتنی ئەو پێغەمبەرە خۆشەویستە لقد من الله على المؤمنين إذ بعث فيهم رسولا من أنفسهم يعني خوای گەورە ئەفەرمێ ئێمە منەت لەسەر ئێوە ئەکەین کە پێغەمبەرێکمان لە نەفسی خۆتان بۆ ئێوە ناردووە کەواتە کە خوای گەورە ئەفەرمێ منەتە دیارە نیعمەتێکی زۆر گەورەی بێگومان هاتنی پێغەمبەر صلی الله عليه وسلم نیعمەتێکی زۆر گەورەیە چونکی خوای گەورە لە کۆتایی ئاەتەکە ئەفەرمێ چونکی ئەو پێغەمبەرە بۆ ئەوە هاتووە ئێوە لە گومڕایی و زەلالەت ڕزگار بکە بۆ سەر ڕێگای هیدایەت و خواپەرستی و خواناسێت کەواتە هاتنی ئەو پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ ئەوەیە مرۆڤایەتی لە گومڕایی لە سەر لێشێوان لە ناڕەحەتی لە ناخۆشی لە هەموو ناڕەحەتی و ناخۆشیەکان ڕزگار بکە بۆ سەر ڕێگای خۆشی و خواپەرستی ئەو جاگەر تەماشا بکەین خوای گەورە ئەفەرمێ وما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن للعالەمین ئەی محەممەد صلی الله عليه وسلم ئێمە تۆمان ناردووە وەکو ڕەحمەت لە هەموو عالەم ئەو عالەمەش کە خوای گەورە دروستی کردووە بۆ ئەوەی دروست کرد کە ژیانی دنیا ئاوەدان بکاتەوە خەلیفەی خوا لەسەر ئەرز ئینسان بۆ ئەوەی دنیا ئاوەدان بکاتەوە کەواتە ئاوەدانکردنەوەی دنیاش بە چ ئەکرێ بەوەی برایەتی و تیفاق و پێکەوە ژیان و چ سیفەتێکی عەقلی سەلیم تحملی ئەکە و پێی خۆشە کە ئینسان ئەنجامی بدات ئەو سیفەتانە ئەنجام بدە و هەروە خۆی بپارێزی لە هەموو سیفەتێکی خراپ و بەد و بێشەرعی و دوور لە دین و دوور لە خوای بسم الله الرحمن الرحيم سرتا درود الصلاة والسلام حضرت محمد المصطفى صلى الله عليه وسلم طبعا باشترين یادکردنەوەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوەیە شوێن هەنگاوەکانی بکەوین شوێن ڕێبازەکەی بکەوین کە باشترین پێشەنگ پێغەمبەر محەممەد صلی الله عليه وسلم گەرمانەوێت ینی سەرکەوتوو بین پێویستە ئەو ئیش بەو ئاەتە بکەن کە خوای گەورە فەرمیێتی وما ئاتاکم الرەسوول فخذوه وما نهاکم عنه فانتهوا واتە ئەوەی ئەو پێغەمبەرە صلی الله عليه وسلم لەوی هیناینا ئەمری پێکردوونە جێبەجێ بکەن و ئەوەی نەیشی لێ کردووە خۆ لێ بپارێزن پێم وایە هەر ئەوەندا کافیە لە ئەوەی کە ئێمە سەرکەوتوو بین لەسەر ڕێبازی پێغەمبەری صلی الله عليه وسلم پاراستنی ژینگە پاراستنی شارە پاراستنی وڵاتە پاراستنی جیهانە و زەویە بۆیە زۆر گرنگە هەر تاکێک هەست بە بەرپرسیارەتی بکە
و لەلایەنی ژینگەی و هۆشیارێکی باشی هەبێ بۆ بەسا لە شاری دهۆک سمینارێک ساز کراوە بۆ بابەتی ژینگەی پێکەوە بینەری ئەو بابەتشمان دەبێت. اكيد بابت هذا ازراندم گشتی لسر جنگه هبون شناف و گشتی هذا هندای تشت تایبت بونمونه کی بر پرستش پاراستان جنگه بونمونه مفاین پاراستان جنگه یانجی اكود بجن ضرر نه پاراستان جنگه سر تاکی و سر جواکی بگشتی شوی کی گشتی خوشحالی و کردستان و جنگه کا بیا پاقجه چونکی پکاتیش جاو دولون حال و دارستان و دیا لما ترسیو سرجنگی یا کردستان یا هی بنمونه اف شرن کو اید درکت هاتی نسراخا کردستان سوتاندنا دارستان چول کرنا گلک دورا انجی کش کرنا خلک دورا دبیتا گرنده کو اف جنگه ایدی اتک بچید اوه 2 سال سری که آستن بارینا باران زورد که من یانجی ناگهنه آستن معدلند خویت سرشتی جبهنده جی کارتی که نکا یک جار یا کریل سر همه جنگه بونمونه پلند گرمه گلکت بلند بوین جدرن آوه گلک شونیت حشک بون یا جاوید نحشک بوین گلکت کیم بون اوه اگه بین کارتی که نوه یا دیر خواین اکید یا گلک بیتن چونکه ده بیت اگره حشک بونا چاندنه مثلا یا جی گلک چاندن دهنش ناو برن گلک دارو بارو و سروشت یه کردستان اکید دتک چید پروژه بناوه دانستاندنامش بو پارستنا جنگه کوب عربی حوارنا لحماية البيئة پروژه مجل دو که چالاکی آمد بو 3 روزا بیتن دوی چالاکی تا 25 کروکچ میتین ام ده سر هندک بابت آخوین شوانا گورینن سقای ده چوا پارستنا جنگه که پشتینگه ده ما رونشتنت یان جلسات دانستاندن هبن گل هند لایه دی اگر جنگه کا پاکش مهابیتن جنگه کا پیشکفتی مهابیتن امشین بیت درگه های گشت و گذاری خلق بهتن بو گشت و گذاری ل دهات ای بحری ما کردستان بهتن و چند ولات پاکش بیتن شلای جنگه و تندرسیا ولات جدی باشتر بیتن هیچ کسالی کرد کردن که گله کمازنه های کو جنگه برف هشگبونه یان کم آویه یان شیکاتی گله پروژه با جان در نکویتن بابت ما جنگه پروژه گشتی دیچا جنگه پاریزی جنگه که ساخلا مهابیتن کو بیت هم بیت دهات ای کو هم زاروکی خود زاروکیش قطبخانه فیر بکن دیچا شد جنگه کو پاریزیتنو پاکجی را گریتن بێگومان یەکێک لەو بابەتانی کە زۆر گوێبیستیە بین ئەوەیە کە خێزان خەریکە دا ڕوخێ کۆمەڵگە خەریکە هەرسە هێنێ بنەماکانمان نەماوە بۆ پاراستنی کۆمەڵگە زۆر ئەم قسانە بەرگوێمانەکەوێ و کۆمەڵێک هۆکار و بابەتی جیاواز باسەکەن بۆ مەبەستە لە شاری هەولێر کۆڕێک ساز دراوە لەسەر هۆکارەکانی داڕوخانی کۆمەڵگە بینەریە بین بزانین لێ پیلانگەلێکی زۆر لە دژی مسلمانان ئەگێردرێ و هەوڵ ئەدەن کۆمەلگای مسلمانان ڕۆژ لە ڕۆژ بەرەو خراپە ببن بەرەو ئاقارێک ببن کەوا
ئەو کۆمەلگایە قەت پێش نەکەوێ چکە پێشتر کاتێ پێشکەوتنی مسلمانانیان بینیوە و داڕوخانی کۆمەلگای غەربیان بینیوە و شەڕ و کوشتار و خۆکوژی و پەرتەوازەبوون و لە کاتێکە ئەوان لە ئەوجی یەکتر کوشتنابوون مسلمانان لە ئەوجی تەتەور و پێشکەوتنا بوون هەموو مستەشرقەکانیش باسی ئەمەیان کردووە هیچ میلەتێک لەو سەردەمەیکەوە دەسەڵات لەژێر دەسەڵاتی مسلمانان بووە پێشکەوتوترین وەسیلەکانی کۆمەلگا لەو ڕۆژەیە لەژێر دەستی مسلمانان بووە و هێمنترین وڵاتی مسلمانان بووە و خراپترین و پەرتەوازەترین و شەڕەنگێزترین و خۆخۆرترین وڵاتی غەرب و ئەوروپا و وڵاتەکانی تر بووە ئەمە گشتی تاریخ شایدە و گشتی ئەزانەیە کە عسووری وستا سەدەکانی ناوەڕاست سەدەی یەکتری خواردنی ئەوروپا و غەربیەکان بووە لەو کاتە مسلمانان لە ئەوجی حەزارەت و پێشکەوتن بوون ئێمە وەکو سەنتەری پەرەپێدانی لاوەن ئۆفیسی هەولێر هەستین بە ئێوارە کۆڕێکی ئیمانی لە ژێناوسانی داڕمانی کۆمەلگا هۆکارەکانی بۆ بانخواز مامۆستا جاسم کەلاری دەستی مامۆستای خۆشبی وە تیشتی خستە سەر هۆکاری داڕمانی کۆمەلگا گرنگی ئەو کۆڕانە ئەوەیە کۆمەلگا زیاتر وەشیاربی و زیاتر لەو هەڵە و لەو تەلانەی ڕۆژانە دادرێتەوە لە بۆیان لێیلا بدەن و لێی دەرباز بن کەسانێک لێرە و لەوێ بەداخەوە دەیانەوێت گەنجەکانی ئێمە بەرەو هەردێر بن و کۆمەلگا بەرەو هەردێر بن ئێمە بەردەوام دەبین ئینشاڵڵا پشتیوان بەخوا لە سازدانی کۆڕ و سمینار لە بۆ بانخوازان و لە بۆ کەسایەتی و لە بۆ ئەو کەسانێکەوە کاریگەریان هەیە لەسەر کۆمەلگا. بۆ ڕوخانی هەر شارستانێتێک سێ فاکتەر هەیە یەکەمیان داڕمانی خێزان دووهەم نەمانی پەروەردە سێهەم نەمانی قودوە داڕمانی خێزان ئەوەیەکەوە کارەکرێت بۆ نەمانی ڕۆڵی ئافرەت لە خێزانە بۆ نمونە ئێستا دەبینین لە ئێستایە خێزان هەوڵە درێت لە ماڵەوە بهێدرێتە دەرەوە ڕۆڵ و ئەرکە سەرەکیەکەی کەوا پەروەردەکردنی نەوەیەکی جوان و ناردنەوەیەتی بۆ کۆمەلگا هەوڵە درێت ئەو ڕۆڵی لێ بسەندرێتەوە بخرێتە دەرەوە دووهەمیان نەمانی ڕۆڵی مامۆستا ئێستا وەکو پێویست لە کۆمەلگایە مامۆستا بە چاوێکی سوک سەیرەکرێت وەکو پێویست مەعاشی بۆ دابین ناکرێت وەکو پێویست ڕێزی لێ ناگیرێت بۆیە وا ئاکاتکەوە ئاستی تەربیە و ئاستی پێشکەوتن کەم بێتەوە خاڵێکی تر بریتێ لەوەیکەوە نەمانی ڕۆڵی قودوە ئێستا ئەبینینکەوە هەر گەنجێکەوە پێیەگە نازانێت چێ قدوەیەتی هەرکێ قسەیەکی بۆ بکە بە دوایەکەوێت بۆیە ئەگەر هاتووم سێ خاڵە لە هەر کۆمەلگایەکە هەبوو لە هەر شارستانێتێکە هەبوو ئەو شارستانەتیە بە کۆمپلیتی دارمێت زۆر بەداخەوە لە ئێستاە ئەبینین کە ئەو سێ خاڵە ئێمە لە وڵاتی خۆمانە بەدی ئەکرێت سەرەتا پێویستە دایکوباوک بۆ خۆی پەروەردەیەکی باشی بکات و بزانێت چۆن مامەڵی لەگەڵ دەکات چۆن پەروەردەی دەکات چونکە گەر بۆ قوتابخانەی جێبەڵی بێگومان دەست دەردەچێت قوتابخانە ئێستا ئەو شوێنە نییە کە تۆ بتوێت منداڵەکەتی تێدا پەروەردە بکەیت ئەو سنتەر و ڕێکخرا و مەڵبەندانەی کە بڵێن کاری ئیسلامی دەکەن پێویستە ئەوانیش لە سەریانە خەڵک وریا بکەنەوە لە سەریانە کۆڕ و سیمیناری باش بۆ خەڵک ئەنجام بدەن بۆ ئەوەی خەڵکیش گەرجارجاریش گوێی لەو قسانە بێت جارجاریش قسەی باش ببیستێ هەر باشە و لە مێشکی دەمێنێتەوە بەڵام ئەگەر بێت و ئێمەش دەستەوەستان دانیشین و واز لە هەموو ئەو کارانە بهێنین بێگومان کۆمەلگا هەڕوو لە داڕمانە. ئەمڕۆ دانیشتنی پەرلەمان هەیە بۆ درێژکردنەوەی ماوەی پەرلەمان دەست بەکاربوون و یان دووبارە مدەیەکی تر بدرێتەوە بە پەرلەمانتارەکان ممارسیکاری پەرلەمانتاریان بکەن بەڵام هەندێک لە فراکسیۆنەکان هەیە ئەم دانیشتنە بایکۆتەکەنێکێک لەوانە فراکسیۆنی کۆمەڵی دادگەریە ئێمە بۆەوەی بچینە لای ئەو هەواڵانە ئێستا بەرنامەیە کۆتایی پێهێنین و بینەرانمان بەخوای گەورە سپێرین و لە پەخشە هاوکارانمان لەگەڵتانە کۆتاییمان بەسەر جەم بڕگەکانی ئەمڕۆمان هێنا بەخوای گەورەتانە سپێرین خاڵخاتان لەگەڵ
بێ